بینەرانی عزیز سڵاتان لێبێ بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵە زانی کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم با کۆمەڵی بڕگۆ بابەتی نوێهاتینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست هیواداری کۆی پرۆگرامی ئەمڕۆمان جێگەی سود و ڕۆژامەندی هەموو لایەکتان بێت و تا کۆتایی پرۆگرام لەگەڵماندا بمێنەوە. عزیزان لە پرۆگرامی ئەمڕۆماندا لەسەر دوو بابەت گفتوگۆ دەکەین. بابەتی یەکەممان یاخود بڵێ تەوەری یەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر کار و چالاکیەکانی ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی ژیما کە ڕێکخراوێکی وەرزشی کچانەیە تایبەتە بە یاری باسکە. بزانین ئەم ڕێکخراوە ساڵی چەند دامەزراوە و ئامانجیان لەکردنەوە و دامەزراندنی ئەم ڕێکخراوە چییە؟ یەکێک لە ئامانجەکانی ئەم ڕێکخراوە گرنگیدانە بە ژینگە. بزانین یاریزانانی ئەم ڕێکخراوە یاخود وەرزشەوانان تا چەند گرنگیان داوە بە ژینگە و چۆن گرنگیان پێداوە. دواتر لەگەڵ میوانەکەمانە گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. لا تەوەری دومی پرۆگرامەکە گفتوگۆ دەکەین کە تەوەرێکی تەندروستیە. گفتوگۆ دەکەین لەسەر نەخۆشی ئێسکەنەرمە. بزانین ئێسکەنەرمە چییە و ئایا ئێسکەنەرمە تەنها لە مناڵاندا هەیە یاخود گەورەکانیش تووشی ئێسکەنەرمە دەبن کە زۆر جار بە پوکانەوەی ئێسک یاخود بە چڕی ئێسکیش ناسراوە و لە هەمان کاتە باز لە نیشانەکانی ئێسکەنەرمە دەکەین و پاشان باز لە هۆکارەکانی و چارەسەر و خۆپاراستنەکەشی دەکەین کە دواتر لەگەڵ پزیشکێکی پسپۆڕدا گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. ئەمە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان دەبێت لە تەورەکاندا و جگەلەوە کۆمەڵێک یاخود چەند ڕاستەوخۆیەکمان دەبێت لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمان بۆ دەگوازنەوە. ئێستش پامنێرمان هونەڕەسوڵ لە ڕانیەوە بابەتێکی بۆ ئامادەکردوین یاخود راپۆرتێکی بۆ ئامادەکردوین لەسەر گرفتەکانی خوێندنی ئۆنلاین. بزانین ئایا گرفتەکانی خوێندن کە لە ئێستادا خوێندنیان کردو بۆ ئۆنلاین بۆ پێی کە لە 27 دووە خوێندن لە سەر جەمناوەندەکانی خوێندندا لە هەرێمی کوردستان بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆناوە ڕاگیرە هەتا ئێستا نەکراوەتەوە کە پارساڵ ئەم کاتانە قۆناغی یەک هەتا قۆناغی 11 نزیک دەبوونەوە لە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ و قۆناغی 12 لە ئامادەکاریە بوو بۆ تاقیکردنەوەی وەزاری. لە دوای ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا هاتە ناو خوێندن ڕاگیرە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە بڕیاری ئەویاندا کە خوێندن بکەن لە ڕێگەی ئۆنلاینەوە لە بەرەوەی کە ناوەندەکانی خوێندن لەم کاتەدا ناتوانن بکرێتەوە یاخود ئەگەر ئەوە هەیە بکرێتەوە بەڵام لەبەرەوەی کە لەم کاتیان نەکراوەتەوە بڕیاری ئەویاندا کە لە ڕێگەی ئۆنلاینەوە خوێندن بەردەوام بێت. بەڵام بێگومان خوێندنی ئۆنلاینیش کۆمەڵە گیر و گرفتی خۆی هەیە کە ڕەنگە هەندێک نەتوانێت خەتی ئینتەرنێتی دەستکەوێت یاخود بە هەر هۆکارێ بێت نەتوانێت لە ڕێگەی ئۆنلاینەوە خوێندنی خۆی بکە. با پێکەوە بینەری ئەو راپۆرتی هاوکارمان هونەر بین و دواتر بەردەوام بین. سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. بێگومان لە چەند هەفتەی ڕابردوو نەخۆشی کۆرۆنا هەموو شتێکی لە هەرێمی کوردستان لە بەشێکی زۆری وڵاتانی دنیاش وەستان. لە هەرێمی کوردستان لە ئێستادا خەمی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان لەپاڵ پاراستنی تەندروستی هاوڵاتیان و پاراستنی گیانی هاوڵاتیان لە هەمان کاتدا کەرتی پەروەردەیە و لە هەمان کاتدا خوێندنی باڵاش بە شێوەیەکی گشتی. لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە دڵنیا بوونەوە لێ کە لە دوی ئایاردا ناتوانن خوێندن لە زانکۆ و پەیمانگە و ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان دەست پێ بکرێتەوە. ئێستادا بە شێوازی ئۆنلاین خوێندکاران بەوانەکانیان ئاشنا دەکرێن. بەڵام ئەم شێوازە لای بەشێک لە خوێندکاران گرفتی هەیە بە تایبەتر لە سنووری ئیداری ڕاپەڕین کە بەشێکی زۆری خوێندکارەکانی لە گوند و دێهاتەکانەوە خوێندکاری زانکۆن لە ئێستادا کە گەڕاونەتەوە ماڵەکانیان وەرنا ماڵەکانی خۆیاندان ڕەنگە هەڵی ئینتەرنێت وەکو پێویست بەردەست نەبێت یان بەشێک لە هاوڵاتیان ڕەنگە بەهۆی هەژاریەوە نەبوونی موچە دواکەوتنی موچە هەموو ئەوانە گرفتن بۆی کە بەشێک لە هاوڵاتیان نەتوانن هێڵی ئینتەرنێتیان ئەم پێداویستیانەی کە زەرورن و پێویستن بۆ سیستەمی ئۆنلاین بۆ خوێندکاردابین بکرێت. من هەڵبەت لەم ڕۆژانەدا لە نوێنەراتی گشتی خوێندکارانی زانکۆ ڕاپەڕێنەوە یاداشتێک ئاراسی سەرۆکی زانکۆ ڕاپەڕین کراوەکە تابەمەندی ئەم ناوچەیە لە بەرچاو بگیرێ و لە چەند خاڵێکدا کۆمەڵێک داواکاری خوێندکاران کراوەتە ڕوو. من لە ئێستادا نوێنەری گشتی خوێندکارانی زانکۆ ڕاپەڕینیم لایە بۆ دوو خوێندکاری بەڕێزیشم لایە دەمەوێت گفتوگویان لەگەڵدا ئەنجام بدەم بزانین گرفتەکانی سیستەمی ئۆنلاین لە سنووری ئیداری ڕاپەڕین لە سەرەتادا کاک ژیان حوسێن نوێنەری گشتی خوێندکاران زانکۆ ڕاپەڕین. سڵاوت دێبێ ئەم کاتت باش کاک ژیان پێم بڵێ ئەم سیستەمی ئۆنلاینە گرفتەکانی چین لە ئێوە زۆر باشە. سەرەتا سڵاو لە ئێوە و لە بینەرانی گەلی کوردستان پێم خۆشە هەر لێرەوە سپاسێکی بێپایانتان بکەم کە لە سەرجەم کار و چالاکیەکانی ئێمەدا ڕۆڵی گرنگتان هەیە لە دەرخستنیان. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ
بەڕێوەبەرانی کەناڵەکەش وا دیارە سیستەمی ئۆنلاین سیستەمێکی گرنگە لە سەرتاسەری جیهاندا و وەکو سیستەمێک بەکاردێنرێت وەکو سیستەمی پاڵپشتی کار بەکاردێنرێت بۆ خوێندکار لەو تەنگشە و بارودۆخانەی کە تووشی ناوچەکە دەبێتەوە لە سەدان 9 بە تەقریبی لە سەدان 9 هەموو جیهان لەسەر سیستەمی ئۆنلاین کار دەکات بە شێوەیەکی گشتی سیستەمی ئۆنلاین لە هەرێمی کوردستان وەکو یەکەم تاقیکردنەوە باش ڕۆیشت بەڵام کۆمەڵک کێشە و گرفتیشی لەگەڵ خۆی باڵێن بربەست هەیە کۆمەڵک کێشە و گرفت هەیە کە دەبێتە هۆی ڕەتکردنەوەی ئەم سیستەمە لەلایەن خوێندکاران یەکێک لەو کێشە و گرفتانە بریتە لەوەی کە ڕەنگە ئێمە تاکو ئێستا لە کوردستان هێڵێکی باشمان بەردەست نەبێت و تاکو ئێستاش هێڵەکانمان سست و خاون و ناتوانرێت لایڤیان پێ بکرێتەوە و کۆنتاکتی ڕاستەو خۆیان هەبێت سەرڕای ئەمەش کۆمەڵێک لە خوێندکارانمان دانیشتووی گوندەکانن کە ڕەنگە تاکو ئێستاش زۆربەی گوندەکانی نەک هەر ڕانیە زۆربەی گوندەکانی هەرێمی کوردستان هێڵیان بەردەست نەبێت ئەمە یەکێکە لە هۆکارەکان دووەم هۆکارکە دەبێتە هۆی ڕێگری لە بەرامبەر ئەو سیستەمە ئەوەیەکە بەشێک لە خوێندکاران باری دارایی ماڵەوەیان باش نییە و تا بگرە بە دوواداچوونمان کردو کۆمەڵی خوێندکار هەیە تەنانەت خەڵکی دیکە سەپۆرتی دەکات تاکو بێتە خوێندن و لە خوێندنەکەی بەردەوام بێ جا چزای ئێستا بێت ئایپاد و کۆمەڵێک ئەو پێداویستیانە بکڕێت کە پێویستن بۆ خوێندنی ئۆنلاین ئەوەی هۆکاری تر زۆرە تەوان بەڵام ئەو دوو هۆکارە هۆکاری سەرەکین بۆ ئەوەی کە گیر و گرفت دروست بێ بۆ ئەم سیستەمە بەسی ئەو موکەویە داشتیدا پێشکەشی سەرۆکاتی زانکۆ ڕاپەڕیتان کردو بۆ چییە و وەڵامی ئەوان ئەو یادداشتی پێشکەشی سەرۆکاتی زانکۆمان کردووە لە دوای بەدواداچوونێکی خۆمان بوو بۆ ئەو خوێندکارانی کە لە سیستەمەکەدا بەشدار بوون وا دیار بوو لە ئەگەر با بڵین بە ڕێژە بڵین لە تەنها لە 130 خوێندکاران بەشدار و یانخود جوێنی کلاسەکانیان دەکرد لەو سیستەمەدا لە دوای بەدواداچوون بۆمان دەرکەوت کە بەشێک لەو خوێندکارانە خوێندکاری دەرەوەی سنتەرەکانی شارن و هێڵیان بەردەست نییە ئێمەش وەکو ئەرکی هەمیشەیمان کە گەیاندنی داوەڕەوەکانی خوێندکارە هەستین بەنووسینی داواکاریەک بۆ بەڕێز سەرۆکاتی زانکۆی ڕاپەڕین و بە دیاریکراویش بۆ بەڕێز سەرۆکی زانکۆی ڕاپەڕین چکە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی وەزارەتە داواکارێکە لە دوو خاڵ پێکاتی بوو خاڵێکیان بریتی بوو لەوەی کە ڕەچاوی بارودۆخی ئەو خوێندکارانە بکرێت کە خەڵکی گوندەکانن و ناتوانن هێڵیان بەردەست بێت بۆ ئەم مەبەستا پێمان باش بوو کە ئەم داواکاری وا بنووسین کە ئەم خوانانە کە دەخوێندرێت لە بە سیستەمی ئەلکترۆنیا خۆت ئۆنلاین تەنها وەکو کۆنتاکتێکی بینی مامۆستا و خوێندکار بێت واتە وانەکان بۆ تاقیکردنەوە داخڵ نەبن داواکاری دووەمیشمان بریتی بوو لەوەی کە خوێندکار هەر لە سەرەتای هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا تاکو ئێستا زۆر دابڕاوە لە خوێندن و ڕەنگە ساردیشی پێوە دیار بێ بۆیە پێمان باش بوو ئەو داوایان ئاراستە بکەین کە لە دوای دەستپێکردنەوەی خوێندنی ناو کەمپەس هاوکارێکی تەواوەتی خوێندکار بکرێ جال چ لە تەرەکردنی بەشێک لەوانەکان بێ چ لە پێدانی نمرە بێت چ لە بەرزکردنەوەی لایانی معنەوی خوێندکار بێت چکە بەڕاستی گرنگە و بە پێویستمانزانی و ئیستیجابەی سەرۆکاتی زانکۆ و بەتایبەتیش دکتۆر مۆفاق ئیستیجابەیەکی دڵخۆشکەر بوو جوابدانەوەیکی دڵخۆشکەر بوو و پێوتین لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت ئاماژە بە داواکاریەکەتان دەدەم و بەڵێنیشیدا کە لەوێ داکۆچی لە مافی خوێندکاران بکات و هەروەها هەوڵی تەواوەتی بۆ ئەو بێکار ئاسانی تەواو لەو سیستەمەدا بکرێت ئێستەکان خۆش بێ کاک ژیار سوپاس بۆ جەنابەت من یەکێک لەو خوێندکارە بە ڕێزانم لە سڵاوت لێ بێم کاتت باش بەڕێستان خوێندکاری چ بەشێکە نەزان کۆ ڕاپەڕین قۆناغی چەندن ئەگەر ڕوو لە کامێرەکە بکەیت پێمان بڵێ گرفتی ینی ئەوەی کە تۆ پێ دوایە گرفتە لە سیستەمی ئۆنلاین چیە منەکو خوێندکارێک لە بەشی مێژوو قۆناغی دوو بەڕاستی ئەم سیستەمی ئۆنلاینی کە پێدەگوترێت لە ناکاو بڕیار لەسەر درا کە جێبەجێ بکرێت لە گشت کەرتەکانی پەروەردە و بە تایبەتی زانکۆپەی مانگاکان کە لە خوێنی باڵایە بەڵام بەڕاستی گیر و گرفت مانگەلێک زۆرە هەر لە داخڵبوونی ئیمێڵەکانمان و هەرم لە بەکارهێنانی بەرنامەکان کە کۆمەڵک بەرنامەی جیاوازدانرا بۆ بەکارهێنان و داخڵبوون لەناو ئەو سیستەمە بۆ نمونە لە نمونەی زوم میتینگ زوم و بەرنامەی گوگل میت و کلاس ڕۆم و کۆمەڵێک بەرنامەی تر هەن
کۆمەڵی خوێندکارمان هەیە نەشارەزان نەشارەزایەکەیان چییە کە تا ئێستا ئەزمونیان نەبوو لە بەکارهێنانی ئەم زۆرە سیستەم ئەم زۆرە بەرنامانە و هەروها لە هەمان کاتدا لە ناو زانکۆکان یاخ ناو پەیمانگاکانیش کێشەی ئیمێڵەکانمان هەیە تا خوێندکار هەیە لە قۆناغی دویان لە قۆناغی سەیە بەڵام کە ئیمێڵەکەی دەکات دەچێتە ناو وانەی قۆناغی سێ و چوار ناو قۆناغی یەک ئەوش کێشێکی ترە ئەگەر بێت و پێشتر زانکۆکان یاخود پەیمانگاکان ئامادە باشی بۆ ئەوە بکەن ئەوە بەڕای من دوور دەبن لەو کێشانەوە کێشەکان یەکەمتر دەبنەوە ئەوە جگە لەوش بەگشتی باردۆخی ئابووری هەرێمی کوردستان خراپە ئەوە خوێندکاران ناتوانن بەشێکی ئەو پێداویستیانەی کە هەیەە بۆ ئامادەکردن یاخود بۆ ئامادەبوون لەو زۆرە خوێندنە ناتوانن ئامادە بن هەر لە کێشەی سیستەم و بەرنامە و ئیمێڵ و هەروەها پێداویستەکانی ئینتەرنێت و مۆبایل کە ئەمەش کێشە و گریگرفتێکی زۆری دروست کردووە ئەمە جگە لەوەشکە هێڵی ئینتەرنێت بەگشتی خاوە یاخود لە بەشێکی هەرێمی کوردستان بە تایبەتی لادەکان ناتوانن ئینتەرنێتێکی خێرا دابین بکەن بۆی بتوانن لەو ڤیددیو ئۆنلاین لەو خوێندنەدا بەشداروکەن و بەردەوام بن. دەست خۆش بێ سواز بۆ تۆش من خوێنکارێکی تری بەڕێزیشم لایە سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش خوێنکاری خۆناگی چەندە نەزانکۆی ڕاپەڕین وێتە پێتان وایە گرفتەکانی بەردەم خوێندنی ئۆنلاین. بەڵێ من وەکو خوێنکارێکی زانکۆی ڕاپەڕین بەشی ئینگلیزی قۆناغی سێ هەروەک دەزانن لە ئێستادا کە خوێندنی ئۆنلاین یاخود ئەلکترۆنی پشتی پێدەبەسرێ و وەکو یەکەم ئامراز بۆ تەواوکردنی ئەو بەشە خوێندنی کە ماوە بەکار دێنرێت بەڵام پێویستە ئێمەوە لەبەر چاو بگرین کە هیچ زمینە سازیەک و ئاشنانەکردنی ئەم پرۆسە بە خوێندکاراندا نییە کە بتوان لە ماڵەکانی خۆیاندا بە شێوەیەکی گونجاو و سوودە بەکارهێنانی ئەو پرۆگرام و ئیمێڵ و کۆد ئەلکترۆنیە وەربگرن کە پێیان دەدرێت بتوانن بە شێوەیەکی سوودبەخش و بتوانن لەوانەکانیان تێبگەن ئەم ساڵی خوێندنیان بەڕێ بکەن هەروەکیش دەزانن کە نەبوونی هێڵ ئینتەرنێت لە هەندێک لە ناوچەکان و گوندەکان بە تایبەتی وای کردو کە بەشێکی زۆر لە خوێندکاران گلەی و گازندیان هەبێت و داوا دەکەن کە ڕێگەچارەیەکیان بۆ بگرێتە بەر تاوەکو ئەو ساڵی خوێندنیان نەفەوتێت و زەرمەند نەبن لە بینەدا هەروەها پێویستە ئەمەش بزانین کە ڕەنگە بۆی ئەم بارە ناماری بە سارێمەکەمان داهاتووە بەشێکی زۆر لە خێزانەکانیان توانای دابینکردنی هەڵێکی ئینتەرنێتیان نەبێت بۆ ئەو ماوەی کە ماوە بتوانن وەکو ئێمە سوود لە پرۆسەیە ببین و ئەو بەشە خوێنەی ماوە تا کاتیکردنەوەی کەمپەسەکاندا بتوانن لەگەڵ ئێمەدا بەردەوام بن بۆیە ئێمە کردنەوەی کەمپەسەکانی خوێندنگا و هەموو زانکۆ بە باشترین ڕێگەچارە دەزانین تاوەکو بۆ درێژە پێدانی ئەم سیستەمە و نە هیچ کێشەیەک نێتە بەردەمی خوێندکاران. سپاس بۆ زانیاریەکانتان سپاس بۆ نوێنەری گشتی خوێندکاران و دوو خوێندکارە بەڕێزەش کە مەسیان بوو لە ڕێگەی گەلی کوردستانەوە گرفت و ئاستەنەکانی بەردەم خوێندنی ئۆنلاین لە سنوورەکەەوە بەگشتی و گرفتانێک کە لە دەڤەری ڕاپەڕین هەیە بێگومان ئەمە وێنەیەکی بچووکراوەیە ئەگەرنا بۆ هەموو هەرێمی کوردستانیش ئەم وێنەیە و گرفتانە ڕاستە سوپاس زارێکتر بۆ زانیاریەکانتان بە هیوای تەندروستێکی باش بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. سپاس بۆ پامنێرمان هونەر ڕەسوڵ کە لەسەر ئامادەکردنی ئەو بابەتە یاخود ئەو راپۆرتی بۆ ئامادەکردبین بەڵە خۆشەویستان ئێستاش بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ دەچینە لای پامنێرمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کۆیەوە لەگەڵمانە کاروان سڵاو لێ بۆ بانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکان لە شاری کۆیە چین بە ئێوە بە بینەرانی بگەێنیت. بەڵێ سنوور بەیانی و بینەرانی گەلی کوردستان باش بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ تەواوی کوردستانیان لە شاری کۆیە و بابەتی ڕۆژ بە بینەرانمان لە گەلی کوردستان دەگەێنین دیارە من دەمەوێت لە بابەتی کەش و هەواوە دەست پێ بکەم دوێنێ دیارە بارانێکی بەخۆر ناوچەکەی گرتەوە و تا بەرەبەیانی ئەمڕۆ بەردەوامی هەبوو هەڵبەتە شارەزانی بواری کشتتوکاڵ ئەم بارینەی کۆتا وەرزی بڵین زستان یاخود بەهار بە خراپ دەزانن بە تایبەتی بۆ کشتتوکاڵ و وەرە ناویشە بۆ دانێوەڵە کە ئێستا لە سەروبەندی دوورینەوەی گەن و بە تایبەتی جۆیای کە شارەزانی کشتتوکاڵ ئاماژە بۆ دەکەن لە ئێستا ئەم بارانە کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر دانێوێڵە وا لە سنووری پارێزگای کەرکووک کە تەقتەق هاوسنوورە لەگەڵ پارێزگای کەرکووکە دوێنێ تەزرەیەکی ئێزگار زۆر باریوە بەمەش زەرروزیانێکی زۆر بە جوتیارانی
سنوورەکە گەیشتووە چەند زیار پەیوەندی بە ئێمەوە کردووەکەوە لەسەر ئەو تەرزەی کە باریوە زەروزیانیان پێکەوتو گەرمەکانیان شکاوتەوە زۆیەکانیان شکاوتەوە ناتوانین وەک پێویست ئەمساڵ سوود لە بەروبوومەکانیان وەربگرن بەدەر لە ئەدانێوەڵا ئەمساڵ بەهۆی ئەو بارانەوە پێدەچێت مەوسومی پشت و کاڵ وەکو بەروبوومە هاوینەکان دوا بکەوێت و کاریگەری هەبێت لەسەر دواکەوتنی بەرهەمەکانیان جگە لەوانەی کەوا لەژێر قەفەسی پلاستیکیان ئەمانە بەو شێوەیە کاریگەریان نابێت و دوای بڕیارەکەی تەوەرێکی تر دەبێ باسکەم دوای بڕیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان سەبار بە کردنەوەی فەرمانگەکانی شاری کۆیە و کوردستان و بە تایبەتی شاری کۆیە ئامادەکاری تەواو کراوە چەند فەرمانگەیەک لە چەند ڕۆژی ڕابردوو ئامادەکاریان کردووە بۆی کەوە لە ڕۆژانی داهاتووە پێشوازی لە هاوڵاتیان بکەن بە مەبەستی ڕایکردنی مامەڵەکانیان لە نێو ئەوانەدا بەڕێوەبەر نووسنگەی پاسپۆرتی کۆیە کە کارمەندەکانی لە چەند ڕۆژی ڕابردووە ئامادەیی تەواویان هەبوو لە نێو فەرمانگەکەیان بە شێوازێکی تەندروست فەرمانگەکەیان پاکردوتەوە بۆ ئەوەی کەوا پێشوازی لەو هاوڵاتیانە بکەن کەوا دێن بە مەبەستی نوێکردنەوە یاخود دەرهێنانی پاسپۆرت سەردانی نووسنگەکەیان دەکەن وا قایمەتی قەزای کۆیە لە ئێستا سەرقاڵی ئەوەیەکەوە سەرجەم ئەو ماڵانەی یاخود ئەو هاوڵاتیانی کەوا کەم دەرامەتن یاخود بێبەشن لە موچە لە ڕێگەی ڕێکخراوەکانە و لە ڕێگەی ئەو لیژنە تایبەتیانی کەوا خۆیانەوە هەیەە لە قایمقامەتی قەزای کۆیە لە مانگی ڕەمەزانەدا بتوانێت بڕێک هاوکاری یاخود خۆراک و کەلوپەل و پێداویستی بەسەر ئەو ماڵانەیە دابش بکات وەک لە سەرەتای سەرەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا و کەرەنتینەکردنی هاوڵاتیان لە ماڵەکانیان قایمقامەتی قەزای کۆی ئەم هەنگاوەیناوە و لە ناویاندا دەستگای مرۆیی مام کە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو سەردانی شاری کۆی کرد و بەڕێبەراتی تەندروستی کۆی بەسەر کردەوە کە ئامێرێکی هەناسەدان و چەندین کەلوپەل و پێداویستی تایبەتی پێشکەش بە بەڕێبەراتی گشتی تەندروستی کۆیە کرد بەمەش تا ئاستێکی زۆر باش کار ئاسانی بۆ بەڕێبەراتی تەندروستی کۆیە کرا و دەمەوێت ئاماژە بە شتێکی کەشکەم دوێنێ ڕووداوێکی هاتوچۆ لە سنووری قەزای کۆیە لە نێوان ئۆتۆمبیلێکی بار هەڵگر و سیارەیەکی بچووکدا ڕوویدا خۆشبەختانە هیچ زیانێکی گیانی نەبووە لە ساڵانی ڕابردووە سنوور دەمێ ئاماژە بۆ بکەم ڕێگاکانی شاری کۆیە بە ڕێگای مەرگ ناوبراوە بەهۆی زۆری لۆریە باڵگرەکان و خراپبوونی ڕێگاوبانەکانیانەوە دوای نۆژەنکردنەوەی تەنها 3 مانگ لە نۆژەنکردنەوەی ڕێگاکانی سنووری قەزای کۆیە هەولێر کۆیە سلێمانی جارێکی تر خەریکە ڕێگاکانی بەرەو خراپبوونەوە دەچن لە راپۆرتێکمانەکە ئێمە ئامادەمان کردو و لە گەشتەکانی هەواڵدا دەبەزێت بەڕێبەری هاتوچۆی کۆی ئاماژەی بۆ کردووە کەوا بەڕێبەری هاتوچۆی کۆی ئاماژەی بۆ کردووە کەوا قیرەکە یاخود کوالەتی قیرەکە یاخود ئەو ئۆتۆمبیلانی کە لەم ڕێگایە و هاتوچۆ دەکەن هۆکاری سەرچین بۆی کەوا ئەم ڕێگایانە بەرەو خراپبوون و تێکچوون بچن و قایمقامی قەزای کۆی ڕایگەیان سەبارەت بە ڕێگایەکانی سنووری قەزای کۆی تا ئێستا لەلایەن کۆمپانیای جێبەجێکارەوە ئەم ڕێگایانە وەرنەژیراوە و ئیستیلام نەکراوە و بەدەر لە ڕێگەوبانەکان دەمێ باز لە سیستەمی خوێندنی ئۆنلاین بکەین لە شاری کۆیە دیارە لە ئێستاە ئامادەکاریشی تەواو لە ڕێگەی بەشی پلانی پەروەردەی کۆیەوە کراوە و سەرجەم بەڕێوەبەرەکان ئامادەییان دەربڕیوەکەوە کۆدیان لە بەڕێبەراتی پەروەردەی کۆیە وەرگرتووە بەسەر خوێنکاراندا دابەشیان کردووە بانگەوازێکی زۆریان بۆ کەسوکار و خوێنکارانی سنووری پەروەردەی کۆیە کردووە بۆی کەوا سەردانی پەروەردەی کۆیە بکەن بە مەستی وەرگرتنی کۆدەکانیان و لە ڕۆژانی داهاتووە دەست بکرێت بە پرۆسەی خوێندن کە ئەمە حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە لە چەند ڕۆژی ڕابردووە کردنەوەی کەناڵێکی ئاسمانیان بۆ ئەو مەبەستە ڕاگەاندووە خوێنکاران ئێستا بە شێوەیەکی زۆر باش و مامۆستایان خۆیان بۆ ئەو سیستەمە ئامادە کردووە بۆی کەوە ئەم ساڵی خوێندن نەفەوتێت لەسەر سیستەمی پەروەردە و ئۆنلاینی ئەم ساڵ بەردەوامیان هەبێت و بتوانن درێژە بە خوێندنی ئەم ساڵ بدەن بەڵێ سنوور ئەگەر پرسیارێکتە بێ من دەگەڕێم وڵاتان ئەمە تەواوی زانیاریەکانی ڕۆژ بوو لە قەزای کۆیەوە بۆ ئێوە بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان گواستمانەوە.
سپاس بۆ پەیامنێرمان کاروان کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری کۆیەوە لەگەڵما بوو هەواڵ و زانیاریەکانی ڕۆژی یاپیمان سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ خۆشەویستان دەسەکەین با گفتوگۆکردنی تەورەکانی ئەمڕۆمان دەوتەوەری یەکەممان گفتوگۆکردن بێت لەسەر کار و چالاکیەکانی ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی ژیما کە ئەم ڕێکخراوە بزانین ئامانج لە دامەزرانەکەی چی بووە کە ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکە تایبەتە بە وەرزشی کچانە یاخود بڵین تایبەتە بە یاری باسکە بزانین ئامانج لە دامەزراندنی ئەم ڕێکخراوە چی وە کە یەکێک لە ئامانجەکانیان گرنگیدان بۆ بە ژینگە بزانین ئایا ئەم ڕێکخراوە یاخود بڵین وەرزشەوانان و یاریزانانی ئەم ڕێکخراوە چۆن و بە چ شێوازە گرنگیان داوە بە ژینگە بۆی کە لەسەرم بابەتە گفتوگۆ بکەی بە خۆشحاڵیوانی ئەمڕۆ میوانداری دکتۆر ڕزگار محەممەدمان کردەوە کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ژیمان و لە هەمان کاتدا ڕاهێنەری هەڵبژاردەی باسکەی عێراقن دکتۆر ڕزگار سڵاو لێ بۆ بەیانیت باش. خۆشتان باش. سپاس دەکەم دکتۆر ڕێکخراوی ژیما کە یەکەم ڕێکخراوی کچانە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقدا باسێک لەوە بکەین بزانین ئەم ڕێکخراوە ساڵی چەند دامەزرا و کەی دەست بەکار بووە. بەڵێ ئێمە لە ساڵی 2016 پاش کەرانم لە ئەمریکا لە خوێنی دکتۆراکەم من ڕێکخراوێکمان بە ناوی ڕێکخراوی ژیما وشەی ژیما خۆی لە ڕاستیە وشەیەکی مینەیە بەماتای ڕێگای ژیان. ئەو کاتێک ئێماتینەوە لە بارودۆخێکی ئابووری زۆر خراپا بۆ کوردستان بەڵام لەگەڵەوەشا کۆڵمانیا ڕێکخراوێکمان دامەزان ناومان ناژیما و کردمان بە یەکەمی ڕێکخراوی کچان لە عێراق و لە کوردستان چکە ڕێکخراوی ژیما بەڕاستی یەکەمی ڕێکخراوی وەرشیە کوردستان و عێراقا کە دابمەزێت بۆ کچان. ڕۆژی دامەزاندن ڕۆژی یەکەمی لە دوای کۆنفرانسی بڵین ئالانکردنی ڕێکخراوی ژیما ئێمە یەکسەر بەشی ژینگە و بەشی باسکتبۆڵمان دامەزان کە تایە بەشی ژینگە کچانە چنە بوارێکەوە لە بەشی باسکتبۆڵیشە ئەچنە بواریشکەوە خۆشبەختانە دوای 3-4 ساڵێستا بەشی داوەریمان هەیە کە گەنجی کوڕ و کچی ئەم شارە هاتوون ئەبن بە داوەر لە یاری باسکتبۆڵە ئەو بەشەمان ئضافە کرد چەندین بەشانەکەوە کراوەوە دکتۆر لە 2010 و 90 بدواوە بڵین کۆتایی 90 تقریبان ئەسمە 80 بیرۆکە گەڵاڵە بوو بەڵام لە 90 دامن مەزران ئێستا سێ بەشە ئەم بەشانە هەریەکەی گرنگی بە بەشێکی تایبەت بە بوارێکی تایبەتی کۆمەلگایە بەڵام ئامانجی سەرەکی دروستکردنی کۆمەڵێک دایکی بەهێزە بۆ داهاتوو چکە کچەکانی ئێمە گەورەترین کچمان ناگاتە 7 ساڵ کچەکانمان کە 120 کچ یاریزانن تەمەنیان زۆر بچووکە تیانە 7 ساڵ 8 ساڵ 9 ساڵ لە 7 ساڵەوە دکتۆروەری ئەگرن یاخود بچووکتری ژوەرەگرن زۆر جارمەسا مناڵێک دایکێک گێت مناڵێکی حەزی لێکا 5-6 ساڵە ناتوانێت باسکتبۆڵکە وەڵام پێڵێن 2 هەفتە جارێک ئەوە هەفتەی جارێک بێنە بە هەر بۆ خۆی لەو ناوە یاری بکە بۆەوەی ئەم مناڵە حەزەکەی تیا دروست بێت چکە مناڵی ورد نازانێت چواردەوری ترک بە چواردەوری ناکە نازانێت چی ڕۆیە لە چواردەوری تا تۆ تۆزێک گەورە بێت کە تۆزێک گەورە بوو لە ئەگەر لە پۆلی دوی ابتیدایەکە کاتە تەمەنی 8 ساڵیەوە گەر مناڵ وەرگری بە تایبەتی کچیش بوو باسکتبۆڵ گونجاوە بەڕاستی کاتە گرنگی بە کەسایەتی ئەو کەسانش ئەیەن یاخود ئەو یاریزانانیان کە ێنە لای بەڕێستان هەر بەشێک بڵین هەر بەشێک تایبەتمەندی خۆی هەیە کارەکە بۆ کۆمەڵێ تایبەتمەندێتی خۆی بەڵام بەگشتی ئەگەر ژیما وەرگری دروستکردنی کارکتەرە کاریزمایە دروستکردنی دایکی باشە بۆ داهاتوی کۆمەلگاکەمان چکەمە بەڕاستی لەم کاتەیە پێویستمان پێێتی جگەلەوەی پێ دروستکردنی کۆمەڵی یاریزانەکە نوێڕایەتی هەڵبژاردەی عێراقەکەن کە ئێستا ژیما خۆشبەختانە زۆرینە یاریزانەکان یاریزانی هەڵبژاردەی عێراق دایکان و باوکان یاخبڵی دایکان و باوکانی یاریزانەکان تا چەند هاوکارتانن زۆر پەرۆشن بەڕاستی چکە ئێمە سەرەتا کە ڕێکخراوی ژیمامان دامەزران گومان لەسەر ڕێکخراوەکە بووە هەموو بابەتێکی ترکە دروستە بێت هەموو بابەتێک هەموو شۆڕشێک و هەموو شتێکە دروستە بێت سەرەتا گومانی لێکرێ دوای وردە کارەکانی ئەبینرێ دوای کە کارەکانی بینرا خەڵک حەزەکە چۆن ئەمریکاڵن جوین ئەس وەرە لەگەڵمانە بە حەزەکەن بێن لەگەڵ تابن ئێستا نەک حەزەکەن لەگەڵمانە بن ئێستا شەڕ لەسەر ئەوەیە کە ئێمە بەشی کوڕان بکەینەوە بە هەمان ڕیتم و بە هەمان بەرنامە شەڕ لەسەر ئەوەیە کە ئێمە وردە هۆڵێک وەرگرین بیکەین بە شوێنی ژیما بۆی ڕێکخراوی ژیما بەردەوامی تایە بێ یاخود ئەکادیمیاکە کرێەوەش قسەی لەسەرکەین ئێستا وای لێ هاتۆ دایک و باوکان لەم کارە لەم کاتەیە کە کاتێکی زۆر بەڕاستی ناخۆشە و بواری دیسانەوە بە ئابووری زۆر خراپە پارە کۆکەنەوە بۆی ئێمە هۆڵێک نۆژەنکەینەوە کچەکان نەمتوان یاریتیا بکەن کە خۆت زانیەوە ئەو پەڕی خۆبەخشێتی و ئەو پەڕی دڵسۆزیە کە دایک و باوکی قرار بە لەم کاتەیە کە وەز ئیمادی خۆی خراپە یارمەتی ڕێکخراوێک با بۆی هەستێت سەر پێی خۆی بۆ یارمەتیە لەلایەن دایکان و باوکانە بێ یاخود کەسی تریش هاوکارتان یاخود ئەگەر بڵێم لە سەرەتای کردنەوەی ڕێکخراوەکە کێ هاوکارتان بووە سەرەتا کەس هاوکارمان نەبوو حەقەت ئێمە زۆر بێکەس بووین یعنی ئێمە ساڵی 2016 هەر کوردستان خۆی بە بارودۆخێکی خراپات تێپەڕی وەکو باسمان کرد بەڵام لە ساڵی 2010 و 1990 کە ئێمە پاڵانتی عێراقمان بە کچانی 13 ساڵ و 14 ساڵ برد ئێمە
چوینە بەغدا بۆ نمونە ساڵی 2010 پاڵاوانتی عێراقمان بردەوە بە کچانێک کە تەمەنیان 13 بۆ 14 ساڵ بوو لە چێ لە کچانێک کە تەمەنیان 27 ساڵ بوو یعنی دوو هێندەی تەمەنی خۆیان ئەوان لیان برنە ناو بەغایە کە جامی عێراقیان بۆیانەی هەڵەبجە بەرز کردەوە ئەوە دەنگانەوەیکی زۆر گەورەی بەڕاستی بەدوای خۆیان ناتەنانەت وەزیری وەرچولاوانی ئەو کاتی عێراق عەبتان وتبووی من سەرسامم بەم مناڵانە چکە من کە هاتووم وتیانە سەیدات کە هاتوومەتە ناساحە کە سێرم کۆ سەیدات نییە ئەوان پێچۆڵی بێچووی چۆلەکە پێڵەن زعتۆتی زعاتیت نەک سەیدات نێونە پچکۆلە و خنجیلە بوون لە بێچۆ چۆلەکە چوون بەڵام کاریانم بینی و ئاسیانم بینەوە اینجا تێگەشتوم کە باسکتبۆڵ فعلەن ئەمەیەکە ئەمانەیکەن دوای ئەو دەنگانەوە گەورەی لە کەوتۆکە لە سلێمانی لە کوردستانە شتێک خۆی سەلمان کە ناوی ژیمایە کە ئەم ژیمایە ئەو توانای هەیە بتوانێت لە ناوجەرگەی بەغایە لە عێراقا یەکەمی عێراق بێ دوای ئەوەش هەڵبژاردەی عێراق بەگشت بوو بە هەڵبژاردەیەکی تەواوی کورد لە ڕاهێنەری لە یاریدەدەری لە سەرپەرشتیاری لە کچاریزانەکانی بۆ نمونە ئێمە چوین بۆ ئوردن ساڵی پار بەتۆڵێکی دووەلی هەبوو لەوێ 12 یاریزانی کچمان هەبوو 11 خەڵکی سلێمانی بوو لە 12کە چین بۆ سووریا بۆ بتڵی غەرب ئاسیاکە یەکەمین جار بوو لە مێژوی عێراقا لە ناشئاتە عێراق بەشداری بکا بە ناوی هەڵبژاردەی عێراقەوە کچەکانی 11 کچاریزانی دیسانەوە کچی کورد و شاری سلێمانی بوون من ڕاهێنەر بووم دکتۆرە شنەزاهر یاریدە دەربوو کە خەڵکی سلێمانیە مامۆستا چنار فەتاح سەرپەرشتیای تیپەکە بوو کە خەڵکی سلێمانیە یعنی ئەو پەڕی سەرکەوتن بوو بەڕاستی لە پاڵ ئەمەیە هەوڵماندا بەشی ژینگە چالاک بکەین بەشی ژینگە بریتیە لە سێ قۆناغێکیان مامۆستا پێشی کە بچینە سەر باسی ژینگەکە پێم خۆشە ئەوە بزانم دکتۆر ئەو یاریزانانەکەیەنە لای بەڕێستان بێ بەرامبەر لە لای بەڕێستانن یاخود لە بەرامبەردا بڕەپارەیەکە درێت سەرەتا ئێمە کە ڕێکخراوی ژیما دامەزرا هەموو ڕێکخراوەکە دامەزرا فەندی هەبوو لەلایەن حکوومەتەوە بەڵام ئەو کاتێک ئێمە ڕێکخراوی ژیمامان دامەزرا نەک فەند بڕا بگرە هەر هیچ شتێک لەمە لە بەروی من ناچار بووین ئەو ماوەیە بۆ ئەوەی بتوانین کاروباری ڕێکخراوەکەمان هەڵسەنگانی لەسەر بکەین بتوانین بە دوادەچوونی بۆ بکەین بتوانین کاروبارەکەی پێبەڕێ بکەین داوامە لە دایک و باوکانر تقریبا دوای 6 مانگ بۆ 8 مانگ لە خۆبەخشی کە ئێمە توانەمان نییە چکە ژمارە زیایە کرد هۆڵەکە پێویستی بە پێداویستیە بوو کچەکان پێویستیان بە پێداویستی وەرشێوی ئەمە نەمانتوانی ئەوە دابی بکەین چکە تۆ توانی لەوانێ بتوانانی ژمارەیەکی کەم لە کچ بەڕێوەبەری بەڵام کە بوو بە 67 لە توانای توان نامێنێ بیرۆکێک مێشمانە ها ئەو کاتەکە ئێمە مانگانە بڕێپارەی کەم وەرگین دایک و باوکانتیان بڕێپارەی کەم ناوڕێ پارەی زۆری ژەڵێن ئێمە هەریە مشکلەمانە بتمان نە مەبەستیان بۆ کە مناڵەکانیان زۆر بەلایەنە گرنگ و چکە گۆڕانکاریەکی بێشمار ڕۆیە بەسەرم کچیاکێتە لە ئێمە کچانە کاریزمایانە گۆڕێک و باسم کرد کە سەعاتیانە گۆڕێ ئەکرێ باز لەسەرەوە بکەین کە مەسەلەن لەمانە شیرە خۆن کێنە لای ئێمە میوە خۆن نانی باشە خۆن لە ماڵەوە کە مناڵی سنایکا بەڕاستی بە زۆریش لانێ دەرخواردی بینیکە ئێمە هەر بە قسەی خۆشوای لێکەین بیخوا زووە خەوێ زوو هەڵەسێ لە خەو ئایپاد ناکە مۆبایل ناکە ئەڵبەتە لەم کەرەنتینەیە تۆزە تێک چوو ئەوە چکە نەمانتوانی بەڕاستی سەیتەری بەسرا بکەین لە ماڵی خۆمانە بۆ ماڵی خۆیان بەڵام ئێستای سە قەرارمانەوە لەگەڵ گەڕانەوە بۆ مەشقڕاهێنانەوەی کەرەنتینەشەکەین دکتۆر بەڵام ئەمێ ئەوە بزانم تا چەند گلەیتان هاتوۆتە سەر لە کاتی بڵێ مناڵەکانیان هاتوونەتەوێ یاخود ئەگەر بەشێکی تر بڵم فیدبایکی دایکان و باوکان لەسەر بۆ بەڕێستان یاخود بۆ ڕێکخراوەکە لەسەر ئاستی خوێندنی مناڵەکانیان ئایا ڕێکخراوی ژیمای هیچ کاریگەریەکی ئەرێنی یاخود نەرێنی هەبوو لەسەر خوێندنی مناڵەکان بەڵێ ئێمە پێنج یاسامانەیەک و باسم کردی چیان شیر خواردنە هیچیان نانی باش و میوە خواردنە ئەمە دووەمیانە سێمیان ئەوێ زوو بخەوێ زوو هەستێ لە خەو ئایپاد نەکە مۆبایل نەکە نابیاری ئەلکترۆنیکە ئەگەر بژی کە هەفتەی جارێک سعاتێک یعنی بیکە ئەو بۆەوەی ئەمە جۆرێک لە تەنفیز بۆ مناڵە دروست پەیوەندێکی باش لە نێوان دایکان و باوکان و ڕێکخراوەکەی هەیە یەسەرتا لە کچەکەەوە دەست پێکە ئەم یاسایانە کەیت پێڵێن لە بەردەم دایک و باوکەیە ئەم یاسایانە بێ جێبەجێکی ئەگەرەوێت جێبەجێکی فەرموو بە خێربەی ئەندامی ژیمای ئەگەر ناتوێت جێبەجێکی مەیە چونکە ئەگەر هاتی تو یەکێ لەم یاسایانە بڵێن پێشەرکاری تیا کرد ئێمە نایڵین ڕاهێنان بکەین کە نەمانێژ ڕاهێنان کاتەوانەوە مناڵە شێت ئەوێ حەزی لە یاریە پێی ناخۆش ئێمە خێنە سەم و دەڕەچیی بەرابەر ناکەین سەم و دەرجەکە دانیشێت تەمرین ناکە ئەچێتە ماڵەوە پەلە بەدایک ئەڵێمێ شیر بخۆم ئەڵێمێ سعی بکەم سەرجەم کچاری زانانی هەڵبژاردەی عێراق و سەرجەم کچاری زانانی ژیما لە خوارەوە بۆ سەرەوە یەک دایک و باوە گلەی لە نمرەی کچەکەی نەکرد لە ئێمە بەعکسەوە بە پێچەوانەوە ئێمە بووینەتە هۆکاری ئەوەی ئەم کچانە بە درێژایی تەمەنیان لە ژیما هەتا ئێستا کە هاتوون
وەکو باسم کرد کە سایەتیان گۆڕاوە ئیسا وای لێ هاتۆ کچی ژیمە تەنانەت ڕابەرایەتی پۆلەکانێکا لە مەکتەبە ئەمە چینە هەر شوێنێک بەڕاستی ئەو پەڕیشانازیە بۆ من هەچمە هەر شوێنێکەڵەن دکتۆرەوە فلان کچ لای تۆیە لە ژیماڵم بڵێ ئەڵێن ماشەڵڵای لێبێ چەند بە کەسایەتی بەهێزە چەند بە جورئەتە چەند ئیشکەرە وای لێ هاتۆ مەسەرەن ئێمە ئەو کچانەی کە هەمانە ناو مەکتەبەکانیانە زۆرترین کاربان ڕاست پێرێ جگە لەوەی لەسەر مەکتەبەکانیان یەکەمی سلێمانین دوایە بن بە یەکەمی پەروەردەکانی هەرێم دوایش نە هەڵبژاردەی عێراق ینی ئێمە بە کورتی دەتوانم بڵێم ژیما گۆڕانکاری زۆر گەوری لە ژیانی کچانە کاتەکانیان چۆن دابش کردووە دکتۆر بۆم لە کاتی خوێندنە چۆن کاتەکانیان دابش کردووە چۆن لەگەڵ خوێندنەکەیان ڕاهێنانەکانیان گونجاندووە بەڵێ ئەو پرسیارێکی زۆر باشە ئەکرێت تۆ هەفتەکە دابشکی بەسەر حەوت ڕۆژە ئەم حەوت ڕۆژە بەیانیان هەیە لەگەڵ ئێواران لە کاتی زستانە تۆ ناتوانانی بەیانیان مەشقڕاهێنان بکەیت چکە مەکتەبیان هەیە بەڵام ئێواران ئێمە دوای مەکتەب کچەکە جلی ڕاضە لە جانتایەکە بە لەگەڵ جانتای کتێبەکانیا بۆ مەکتەب لە مەکتەب بە پەلای دایک و باوکی یا پاسەکە چێکۆیە کاتوێنێ بۆ تەمرین کە تەمرین تەواو بوو ڕێگەچێتەوە ماڵە خۆیە شووە نانەخوا ئەخەوێ سعی ناکە لەبەرەوەی یا بەیانەکەی زوو سعی کردووە یا شەوی ڕابردوو سعی بۆ سبەینە کردووە ئێمە لە هەفتەیەکە سانان 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ تەمرینەکەین زۆر جار فیستیڤالمانەوێ بە 4 ڕۆژێ بە 3 جار 4 جار بەڵام هێندەی کچەکان پێشوەختە کاری خۆیان ڕاپەڕانەوە پێویستیان بۆ نیە لەو ڕۆژەیە سعی بکەن ینی بخوێنەوە بۆی لەبەرەوە کاریگەریەکە لەسەر ئەوەیە کە پێویست ناکە دایکەلی پرسیەکی بۆ تەمرین سعی کردووە جارانی خۆمان نه پێڵێ شتەکان مەزبوط ئەڵێ ئاخە من نەبێت دوای کە نمرەکانی بینیە دڵنیا بێتەوە هەموو دایک و باوکی بۆ خۆتە زانیە چێ بۆ قوتابخانە پرسیاری مناڵەکەیەکە ئایا نمرەکانی باشە ئایا کە بینین کچەکانی ئێمە لەخوا بە زیاوێ سوپاس بەخوا زۆر بەباشی هێنایەن پێتان ناڵێن یاخود بە بەڕێزت ناڵێن وەکو سەرۆکی ڕێکخراوە کە بۆچی زیاتر گرنگی بە کچان ئەی یاخود بیرتانەوە نەکردوێتەوانێت کە کوڕانیش تێکەڵی ڕێکخراوەکە بکەن ئەو پرسیار زۆر کرا زۆر جار خۆمەڵێم ئێمە خلەکچانین لە کورداڵێن خلەکچانی بەڕاستی وان نییە سوحبەتەکەین زۆر جار کە بەدایک باوکانواڵێن بەڵام کاتێک کە ژیما دامەزرا درێژکراوی بەرنامەیە بوو کە لایەنێکی سیروان تەوەکۆی سیروانی نوێی شاری سلێمانیا بوو کێشە و دۆخێکی زۆرمان هەبوو لەویانە ئێمە هاتیینە دەرێک کە ئەم ڕێکخراومان دامەزان بۆ ئەو تیمانەمان دامەزران بەڵام دوایی بوو بە کەمیونیتی سێرڤیس بوو بە خزمەتی کۆمەڵگا بوو بە ژینگە بوو بە کاری خێرخوازی بوو بە بڵێن ئەم مناڵە کاریزمای وەکو بۆم باسکردی هێندە گۆڕانکاری بەسەرات کە بوو بە لیدەر لەناو کۆمەڵگای خۆیان ئیتر کارەکە گۆڕا داواکەن بۆ کوڕانیش بکرێ بە حقت من وەکو شخصی خۆم من بە سوپاسەوە لە نورایەتی لیژنی ئۆلمپیک کوردستان و سلێمانی دکتۆر دیار محەممەد سدیق و ستافەکەی مامۆستا جەمال و چەند بەڕێزیشکیان هۆڵیشیان ناین لە قڕگەکە تەواو نەکراوە ئێستا خەریکی نۆژەنکردنەوەی ئەو هۆڵین پشت بەخوا ئەگەر بتوانین ئەو هۆڵە نۆژەنکەینەوە بە تەکید کوڕانیش دامەزرین ڕەنگە وەرزشی کەش بکەین ینی مەرجنی هەر باسکتبۆڵ بکەین نتوانین بالەیەک بکەین توانین بەشێکی تری بەشیشکە بۆ زیایکەین بڵێ توانین ئێمە وا بکەین لە ناو ژیمایە و لە ناو ڕێکخراوەکەی خۆمانە جۆرێک لە ئۆلمپیەکی بچووک هەبێ چەندیارێک لە خۆی بگرێ و بەڵام بچوو کراوەی ئۆلمپیاتی گەورە بێت بە هیوانی شەڵا ئەوانی کە بەڕێزت دوتت بچێتە بواری جێبەجێکردنەوە کاتی کەرەنتینیا خۆی بڵێن ئەو ماوەی کە لە ماڵەوە بوون کاتەکانتان چۆن بەڕێ ئەکرد یاخود بڵێ یاریزانەکان لە ئاستیان دانەوەزی جاوا با بۆ جواب بەمەوە کە دایک و باوکان زۆرجار تەلەفۆنیانەکە مەسییان نادان و خێر بنووسێنێ لە تۆ ترسن لە ئێمە ناترسن ئێمە هەر پێش ئەوەی ئەوە دەست پێ بکە چەند مەشقڕاهێنانێکمان کرد هەرتیمە یەک ڕاهێنان دوای بە پەلە ڕامانگرت لە بەرەوەی خۆت ئاگداری کە کۆرۆنا هات زۆر بە خراپی جیهانی گرتەوە ئێمەش لە کوردستان ئەترساین لەوەی کە کوردستان بە خراپی بگرێت و سپاس بە خوالی دەرچوین ئەو کاتێ ئێمە کە یەک مەشقڕاهێنانمان کرد ئەو مەشقڕاهێنانە 3 بەشی ئامۆژگاری بوو ئامۆژگاریەکان خۆی لە چی ئاگرێتەوە لەوانەیە کە WHO باسیەکە ڕێکخراوی تەندروستی جیهانی لەوەی کە ژیما چی لە تۆ داواکە لەوەی پێویستە چی بکەی بارودۆخێکە هاتوتە پێشەوە تۆ ئەبێ لەگەڵ یابڕێ چۆن ئیمتحانێک دەبێت ئەبێ بچی سعی بۆ بکەیت و بۆی دەرەجێکی باشی تیانی ئەگەر بەشی لە 160 سعیکەی لە 160 ینی ئەگەر لە 100 سعیکەی سایانی کۆرۆناش ئیمتحانە ئەمەوە باسمان کرد کە تاقیکردنەوەی گەورەیە قورسە ژیانی لەسەرە ژیانی دایک و باوکی لەسەرە باز لەوە کرا بە مناڵەکانمەوە نامانێ بتان ترسین بەڵام ئەگەر یەک ڤایرۆس بچێتە لە شێژێکتانەوە لەوانەیە ئێمە هەموو بیگرین لەمەوە تۆزێک ترسان مناڵەکان بەڵام چی بکەین بۆی ئەمە ڕاگرین یەکەم شت وەکو باسم کرد ئەو ڕێوشێنانەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی گرتوێتێ بەر ئەبێ ئێمە لە ماڵە بیکەین چکە ئێمە لە ماڵە کەرەنتین نەکرین دووەم ئەبێ ئامۆژگاری هاوڕێکانمان بکەین سێم لە گروپ ئاگاتان لە قسەکانی ئێمە بێ هاتین بەرنامەیەکماندانە بەرنامەکە بریتی بوو لە
هەفتەی بڵێن 2 ڕۆژ جارێک ڕاهێنانێ بکەن ڕۆژێک بەدەنی بکەن شنا و بەتن و پشت و پەتپەتێن و تەمینی پەیژە و کۆمەڵە تەمینی زۆرمان هەیە ئێمە لە ژیماژێکین و لە ماڵی شۆیکەین تۆپیان پێبێ مەسەلەن ڕۆژی دووەم تەبتەبە بکەن پاس بن لەگەڵ دیوارێکە حتا نەک هەردانە بڕێن بۆی جوڵەیەک لەو خێزان دروستکەین تەنان لەگەڵ دایکەکانە پاساتیانە کرد ئەم دایکەشە جوڵەیەکە دایکەکە جوڵا باوکەکە جوڵا تەندروستی باشترە بێ جۆرێک لە خۆشی و پێکەنین ماخست بۆ ناو خێزانەکە و کە خۆیان بە خۆشیەوە چون بەڕەوڕی کچەکانمان سوپاس بخوا لە سەدا توانم لە سەدا هەفتای کچەکانمان لیاقیان دانەبەزی ئێستاکە دەستمان کردەوە بە تەمین هەر پیان و دیارنیەکە بەڕاستی کەرەنتی کراوە. بەڵێ زۆر باشە ئێستا ئەگەر دکتۆر باسێک لە کار و چالاکیەکان تا بکەین لە بواری ژینگە بزانین چیتان کردووە بەنیازن چی بکەن باش ئێمە کە بەش ژینگەمان دامەزان لەسەر ئەو پێویستی و ضرورەتەی کە جیهان پێویستی بە ئۆکسیجینە بەخۆ زانی ژمارەی ئەو کارگانەی کە لە جیهانە هەیە وای لێ هاتووەنە زۆر بۆ ژینگەی پیس کردووە ئێستا لە شاری پکین بەنمونە وەریدین هەموو مرۆڤێک بەبێ ئەوی جگەرە بکێشێ نەی کێشێ پاکەتێ بۆ 2 پاکەت جگەرای کێشێ هێندە 2 کەڵ و پیسی زۆرە لەسەر ئەو بنەمایە کە ڕێکخراوی ژیما دامەزرا ئێمە هەوڵماننا بەشی ژینگە دامەزین بەشی ژینگە 3 قۆناغ بەخۆیەوە ئەبینێکم کچانە پابندیە بن قۆناغی یەکەم پاکردنەوەی ژینگەیە لە خۆڵ و خاشاک بۆ نمونە ئێمە چین بۆ چی ئەزمەڕ لێ خۆڵ و خاشاکمان پاک کردەوە ژمارەیەکی زۆر زەرفە خۆڵمان کۆ کردەوە لەگەڵ بەلەدیا ڕێکەوت بووین بە سوپاسەوە شارەوانی سلێمانی دایمە ساری خۆڵەکانیان بۆ ناردین خۆڵەکانمانەکردن ناو بلۆریەکان و فڕیانەیە مە هەنگاوی یەکەم هەنگاوی دوم دار و نەمامانە هێنا ئەو کچە بچکۆلانی کە ناتوان دار بخەنە ناو چاڵێک و بیڕێنن و گڵی بەنە بەسەرا گوڵ ڕێنن کچە گەورەکان کە گەورەترن لەوان چاڵ هەڵەکەنن یان چاڵیان بۆ هەڵەکەن و دارەکە ڕێنن چەندین حملێوامان کرد بەدەر لەمە کۆمەڵی وەرکشۆپمان کرد لە بواری ژینگە مەسەن ئەم کچە بێ بزانێت ئەم یاریزانە بێ بزانێت کە پێویستی بە ئۆتووە بۆی ڕاضە بکە ئەگەر هۆڵەکەی ئێمە پیس بێت ئەو لە چۆتوانێ ئۆت وەرگێ لەوانێ ڤایرۆسی وەرگێ لەوانێ میکرۆبی وەرگێ پاکردنەوەی هۆڵەکەی خۆمان کە هۆڵیانەی ڕۆژە و سوپاسیانەکەم کە هۆڵەکەیان تەرخان کرد بۆمان هەر لە سەرەتای دامەزرانی ژیماوە لە کاچین بۆ هەڵبژاردەی عێراقەمە تا کاڵبژاردەیە بووین بە ڕیزە چوینە ناو لە کورتە بۆ درێژە چوینە ناو هۆڵەکەەوە کە هاتنە دەرەوە هەموو ئەو ناومان پاکە کردەوە و اینجا هاتنە دەرەوە تیمەکانی کە سەرسام بوون بەمە چین بۆ پاڵانتی عێراق لە دوهۆک تیمەکانی کە هەموو سەرسام بوون بەمە پەروەردەیەکی ژینگەی ئەم کچانە کراوە کە ئەم کچان لە داهاتوویەکی نزیکە بڕوام وایە گەر بچنە ڕێکخراوەکانی کچان و ژنان بە دەر لە ژیمە ئەبنە سەرکردەی ناوازە کە ئەگەر کەسێک لەوانەیە قوتوویەکیان دەبەیەک فڕێبا لی تووڕەبێ یا پێی ناخۆش بێ یاریزانەکان تا چەند ئاسوودەن دکتۆر بەم کارەکە ئیکەن هەموو کەسی ئاسوودای بە بۆ کارە چکە تۆ کاتی شوێنێ پاکەکەیت یەکەم جار سێرەی زۆر پیسە بەڵام دوایی کە پاکە بێتەوە ڕۆحە ئاسوودە بێت کچمان هەبوو چون بۆ سەیران دەستکێشی لەگەڵ خۆیان بردووە زەرفی بدۆ شاردێتەوە نێشتۆ دایک و باوکی بزانن کە تاوا بوون 5-6 عایلە بوون خێزان بوون هەستاوە دەستکێشەکەی دەست کرد زەرفەکانی هێناوەتەی دەی فەرموو دەست پێ بکەن چۆن پیستان کرد ئاش پاشکەنەوە هەمویان پاکەوە ڤیددیویان بۆ گرتوین لە پەیجەکەمانە هەمووی دابەزیەوە شتانە وەکو بۆم باس کردی بەشی ژینگە بەشێکی زۆر گرنگی وەرزشە خەڵک بەداخەوە لە کوردستان و عێراق تا ئێستا تێنەگەشتووە سەرکردە هەرە سەرکیەکانی بواری ژینگەی سەر لە جیهانە وەرزشکارەکانن لەبەری وەرزشکارەکان کاریگەریان لەسەر کۆمەلگا هەیە چونکە تۆ گەرتوانی بۆ نمونەی کەسێک وەکو کریستیان ڕۆناڵدۆ ئەگەر دەبێ هەڵگرێتە بخاتەنەکەی خۆڵی هەزاران و میلیۆنەها مناڵ چاوی لێەکەن لەبەرەوە ئێمە ئەو کارەمان کرد باشە دکتۆر مانگی سێ پێم وا بێت بەنیاز بوون کە سەفەرێکی دەرەوەی وڵات بکەن یاریزانەکان بڕۆنە دەرەوەی وڵات بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەکرا یاخۆ بڵێم نەگونجا بیرتان لەوە کردوێتەوە یاخود بڵێ قەرەبووی ئەم وەستان و نەڕۆشتنە ئەکەنەوانێت جارێکتر پلانتان هەیە بۆی کە بڕۆنەوە دەرەوەی وڵات جاوازی دایک و باوکان گویان لێوێ لە من تووڕابن لەبەرەوەی من نەمێش بڕۆن لە قازانجی مناڵەکان بۆ من بانگی کۆتایی 2019 گەشتێکی میسرم کرد لەوێ کۆمەڵی ڕێهاوڕێم هەیە میسری کە مدەریبی هەڵبژاردەکانی میسرەوانن چوم لەوێ کامپێکم ڕێخست کە لەگەڵ ناجی زیرە و ئەهلی و ئەمانە کچی کورد بەرین خوار و 12 بچکۆلە و خوار و 16 ئەوان زۆر خۆشحاڵ بوون بۆ چکە بڕوان نەکە لە عێراقا کچێک هەبێ خوار و 12 بتوانێت نەک یاری باسکتبۆڵ بکە باسکە بزانێت چییە چکەوان وە پیانەوەی عێراق وڵاتی کێشە و دۆخەیە کاتێکە لێو بووم بەڕاستی ڕێخکەم خەز لەگەڵ زەمالێک لەگەڵ ئەهلی لەگەڵ میسری یاری و دی بکەین بچین لەوێ کامپێکی مەشقوڕاهێنان بکەین هەر تیمەی سیاری بکات هەر تیمەی سێ مەشقوڕاهێنانش بکەین ئێمە هەفتەیەک لێبین 6 تەمرین بکەن 6 یاری بکەن هاتمۆ لەگەڵ دایک و باوکان قسەمان کرد ئێمە ئەو پارانی کە کوی ئەەکەینەوە لە ژیما بڕێکی زۆر پارەکان کۆکەینەوە جیایەکەینەوە بۆ گەشت بۆی ئەم کچانە گەشتی پێ بکەین بۆ ئەوەی وا بکەین توانین گەشتەکە بکەین دایک و باوکان کۆکەینەوە پێڵێم ئێمە ئەمەە پارەمان بۆ کچەکانتان هەیە
کە سەفری پێکەم بەڵام بەشیان ناکە خۆشیانە حقەتە زانچکەی شتێکی شاراوەمان ئێمە ئێوە باقیەکەیان بۆ بن هاتن دایک و باوکان زۆر بە پەرۆشیەوە بەڕاستی بڕێک پاریاندانە دکتۆر هەواڵ پارێزگاری سلێمانی هاتە پێشەوە لەگەڵمانەوەتی زۆرم پێخۆشە کچی کوردە بن بۆ مسڕ و ئەیناسێنن بە جیهان منیش هاوکاریتانەکە ئەمەش بڕێ پارەی یاینێ کەەوە بڕە پاریانەوەی کە تەشجیع بوون کردمان بە دوو تیپ کردمان بە 24 یاری کرد لەگەڵ ستافی تدریبی ئەو کات دایک و باوکان قەراریان ناوتیان ئێمە ژین لەگەڵتانە یعنی یەکەمین گەشت ئەبوو لە مێژووی عێراق و کوردستانە کە دایک و باوک شانبەشانی کچەکەی بچێ بۆ سەفەر یاری بکە خۆشی ببینێ هانی کچەکەی بە تەشجیعی بکات چەپڵەی بۆ لێبە بەداخەوە ئەم ڤایرۆسی کۆرۆنا هاوشتەکانی وەستان بەحەقەت منم توانی بیان بم ئەمتوانی بیان بەم و گەشتەکەش بکەین و بشگەڕێنەوە بەڵام نەمیز مجازەفەیە بکەم بە ژیانی کۆمەڵی کەسەوە ئەگەرم مناڵاتی هەفتەیە خۆشیە بینێ بەڵام ئەو کات سەرەتای ئەو بوو کە هاتۆ کەرنتینەکرای سجنیانە کردی 2 هەفتە ئەمەش بەڕاستی پێم خۆش نەبوو مناڵە بچنە کەرنتینەوە تەجیلمان کرد بەڵام لە داهاتووی نزیکا پێش بەخوای گەورە ئێمە هەر دایک و باوکانمان هەیە دڵسۆزانمان هەر لە دەورە و هەر ئیشەڵا بڕێک پارای بێ بتوانینەوە گەشت بەهیوان ئیشەڵا دکتۆر پرسیارێکی ترمەیە پرسیارەکە ئەگەر ڕەنگە تۆزێکیش لە بابەتەکە بچینە دەرەوە پێم وا بێت ئەگەر هەڵە نەبم ناوەکەی عەدنان دەجال وەکو وەزیری وەرزش لە عێراق هەڵبژێرا پێم خۆشە ڕای بەڕێز بزانم لەسەر ئەو کەسایەتە خۆ چۆن ئەیبینیت من خۆم بە مناڵی زۆر هیوایەتم و سێری عەدنان دەجال و حوسێن سەعید و ئەحمەد ڕازیانە هەموو یاریەکانیانم بینیوە بە مناڵی عەدنان دەجال لە تەنانەت لە هەڵبژاردەی عێراقا کاریزمایەکی بەهێزی هەبوو دایم بەهێز بوو لە نادی ڕەشیدا بیرمە دایم کاپتن بوو ئەگە کاپتنیش نەبووە لە ژێر و کاپتن بوو هیوادارم ئەو کاریزمایی کە هەی بۆ پێشتەریسە وەکو باسیش یەکەم کەسێکی نەزیهە کەسێکی پاکە دەست پاک و دایان پاکە هیوادارم بتوانێت تەنانەت من لەگەڵ هاوڕە عەرەبەکانیش ما قسەم کرد لەم چەند ڕۆژی ڕابردووە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کە عەدنان دەجال پێویستەکە لە نووسینگەکەی بێتە دەرەوە ینی نەبێ بە وەزیرەکانی کە لە نووسینگەکەەوە کاڵێک چێ خراپێ باشە بۆی بڕیار بە لەسەری کە هاتە دەرەوە توانێت مەیدانی لە زاخۆ بۆ بەسڕە سەردانی شوێنەکان بکە بزانێت چ بەرنامەیەک جوانە چ بەرنامەیەک پێویستە ئەو خۆی وەرشوانە چەند ساڵە لە قەتەر و لە دۆحەوانە بۆ دنیای دیوەزانێ کێ ڕاستەکە و کێ ڕاز ناکە مەیدانیان سەردانی شوێنەکان بکە بیبینێ بزانێت چه شایستەیە هاوکاری بکرێت چه شایستەیە پشگیری بکرێت و تەفعیلی لیژنەی ئۆلۆمپیک عێراق و کوردستانیش بکە بۆ بتوانین ڕاضە لە عێراق بەڕاستی بگاتەوە ساڵی هەشتاکان کە خۆی یەکێ بوو لەو کەسانێک کە بەشدار بوو لە کاسی عالەم و لەو شتانە دەستەکانە خۆش بێ دکتۆریان زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ دکتۆر ڕزگار محەممەد سەرۆکی ڕێکخراوی ژیما و ڕاهێنەری هەڵبژاردەی باسکە عێراق سپاس بۆ ئامادەبوون بەڵێ خۆشەویستان دووبارە بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ لە سلێمانی ئەم جارە چینە لای ئەحمەد ئیسماعیل کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە ئەحمەد سڵاو لێبێ و بەیانیت باشنوێترین هەواڵ و زانیاریەکانی سلێمانی چین بە ئێمە بە بینەرانی بگەینیت بەڵێ چنوور ئەم کاتی ئێوە بینەران باشتر سڵاتان لێ بێ سڵاو بۆ بینەران دیارە سەبارەت بە کار و چالاکیەکانی ڕۆژ یان ئەو زانیاریانەی کە لەم ڕۆی شاری سلێمانیدا هەنم دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم کە لە ڕۆژی کەش و هەوا و بارانبارینەوە ئەو شەپۆ لە خۆڵباریانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان و شاری سلێمانی گرتەوە و دواتر شەپۆلێکی بارانبارین هاتووە و هەموو ئەمانە دەمێت ئەوە بخەمە ڕووکە پار ساڵ لەم کاتانەدا پلەکانی گەرما بەم جۆرە نەبوون و پلەکانی گەرما بەرزتر بوون بەڵکو ئەمساڵ لەم کاتەدا و لەم ساتە وەختەدا شەپۆلێکی بارانبارین بە جۆرێک ڕوو لە هەرێمی کوردستان دەکات کە پێویستی بۆی ئامادەکاری بۆ بکرێت و ئەو شەپۆلەش لە دوێنێەوە دەستی پێکردو بارانبارینێکی زۆر هەبوو و ئەمڕۆ تا ڕادەیە کەش و هەوا خۆشتر و پلەکانی گەرما دابەزینی بەخۆبینیوە و پلەکانی گەرما دابەزین و هێشتا کەش و هەوا خۆشترە و بارانبارینەکە وەستاوەتەوە سەبارەت بەوەی کە ئەمڕۆ لە کار و چالاکیەکانی ڕۆژ لە شاری سلێمانی چی هەیە بەڵێ یەکێک لەو کار و چالاکیانی کە لەم ڕۆژ شاری سلێمانیدا هەیە ئەویش ئەوەیە کە پرۆژەی لا مرکزی جارێکی تر گفتوگۆی لەسەر دەکەدرێت و ئەو دانوستان و ئەو پەیوەندیانی کە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان پێویستە ئەنجام بدرێت پرۆژەی ئامادەکردنی پەیڕەوی لا مرکزی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان گفتوگۆی لەسەر دەکەن دەمێت ئەوە بخەمە ڕووکە سعات 11 بەدواوە ئەمڕۆ لیژنەی لا مرکزی کە لەگەڵ قایمقامی سلێمانی لەگەڵ پارێزگاری سلێمانی لا دیوانی پارێزگای سلێمانی کۆبوونەوەی خوان ئەنجام دەدەن ئەنجامدانی کۆبوونەوەی لیژنەی لا مرکزی
مرکزی لەگەڵ قایمقام لەگەڵ پارێزگار بۆ ئەوەیە کە بتوانن لەگەڵ ئەو خاڵانە یان ئەو بابەتانی کە پێویستە بخرێنە ڕوو سەبارەت بە پڕۆژەی لا مرکزی کە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و سنووری جوگرافی سلێمانی کە ئیداری ڕاپەڕین ئیداری گەرمیان پارێزگای هەڵەبجا هەموو ئەمانە دەگرێتەوە بەڵکو دەیانەوێت لەو ڕێگەیەوە گفتوگۆ یان ئەو خاڵانی کە قسە و باسی پێویستە لەسەر بکرێت چۆن قسە و باسی لەسەر بکرێت لە ڕووی ئیداری و یاسایی و داراییەوە ئەو خاڵانە بخرێنە ڕوو و ئەم پرۆژێ لە پێشووتردا کە یەکەم کۆبوونەوەی خوان ئەنجامدا کە لەلایەن لیژنەی لامەرکەزی و لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێوەچوو دواتریش لیژنەکە چوون ئیداری ڕاپەڕین لەگەڵ ئیداری ڕاپەڕین گفتوگۆ و دانوستان و خوان ئەنجامدا و لەو ڕێگەیەوە دەتوانن ئەو راپۆرتانی یان ئەو خاڵانی کە پێویستە قسەی لەسەر بکرێت قسەی لەسەر دەکرێت ئەمڕۆ بۆ درێژەدان بە کار و چالاکیەکانی خۆیان بۆ درێژەدان بەو کارانی کە ئەوان لە ڕێگەی پرۆژی لە مرکزی و دەیانێت پەیڕەوی پرۆژەکە بخەنە ڕوو لەگەڵ قایمقام لەگەڵ پارێزگار گفتوگۆ دەکەن هەموو ئەمانە بۆ ئەوەن بتوانن ڕێکاری نیوە و ئەو خاڵانی کە پێویستە بۆ پرۆژە و پەیڕە و پرۆگرامی لیژنەی لا مرکزی ئامادە بکرێت ئامادە دەکرێت هاوکات سەبارەت بە موچەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کورسانیش دەمەوێت بخەمە ڕووکە ئەو لیستە یان ئەو خشتەی کە لەلایەن وەزارەتی دارایە بۆ بڵاوکردنەوەی موچەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کورسان بڵاوکرا بووە چەند ڕۆژێک دەبێت و ئەمڕۆ وا بڕیارە موچەی وەزارەتی ناوخۆدا بەش بکرێت بەڵە چنوور زانیاریەکانی ڕۆژ زۆرن و هەندێک لەو چالاکیانی تر ئەوەن کە لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان ئەنجام بدرێت یەکێک لەو پرۆژانە ئەوەیە کە پرۆژەی لامەرکزیە کە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی لیژنەی پرۆژەی لامەرکزی لە ئەنجومی پارێزگای سلێمانی کۆبوونی خۆیان ئەنجام دەدەن و ئەو کۆبوونەوەیش بۆ درێژەدان بۆیە کە لەگەڵ تەواوی لایەنەکانی دیکەدا بکەنە ڕێکەوتن بگەنە ئەنجامێک و ئەو پرۆگرامەیان ئەو پەیڕەوە ئامادە بکەن بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان ئەحمەد ئیسماعیل کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ خۆشەویستانە چینە لای تەوەری دووەمی پرۆگرامەکەمان ئەویش کە تەورێکی تەندروستیە بێگومان هەر یەک لە ئێمە حەز ئەکات یاخود ئارەزوی ئەوەکە کە تەندروستێکی باش و لەشێکی ساغی هەبێ بەڵام مرۆڤ بە درێژایی ژیانی ڕەنگە ئەگەر بۆ جارێکیش بێ دووچاری ئەو بوو بێتەوانێ یاخود دووچاری ئازاری ئێسک و ماسوولکە بوو بێتەوانێ بەڵام ئایا برتان لەوە کردوتەوانێ کە ئەو ئازاری ماسوولکە و ئێسکە ئەگەری ئەوەی هەیە کە ئێسکە نەرمە بوو بێ بۆیە لەم پرۆگرامەیە بە شێوەیەکی گشتی بازدا ئێسکە نەرماکەین بزانین نەخۆشی ئێسکە نەرمە چی یاخود بە پوکانەوەی ئێسک و بە چڕی ئێسکیش ناسراوە بزانین ئێسکە نەرمە چیەوە نیشانەکانی چین و هۆکارەکانی چین لە هەمان کاتدا باز لە خۆپاراستن و چارەسەرەکەشی دەکەین بۆ ئەم مەبەستەش ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری پرۆفیسۆر دکتۆر عومەر باراییمان کردو کە بەڕێزیان ڕاوێژکار لە نەشتەرگەری ئێسک و شکاوین دکتۆر گیان سڵاو لێبێ و بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوون دکتۆر ئەگەر سەرەتا ناساندنێک بۆ ئێسکە نەرمە یا پوکانەوەی ئێسک بکەین بزانین ئێسکە نەرمە چیەوە چەند جۆریشی هەیە ئێسکە نەرمە ئەوەیە کە ئێسکەکان نەرمە بێتەوە بە زۆرین لە مناڵا بێت و لە گەورەشان ڕوو ئەدا بێگومان بەهۆی ترەوانە لە مناڵانە کە ڕوو ئەدا بە هەندێکیان بەهۆی کەمی بێگومان ڤیتامین دی و ڤیتامین دیش سەرچاوەکانی بەهۆی یا ئەوەیە کەم خواردنەوەی شیرە یا لەو خۆراکانەی کەی خۆ ڤیتامین دی کەمی تایە کەم خۆدانە بەر تیشکی ڕۆژ یاخود لە گورچیلەیدا کەمی هەیە خراپێک هەیە لە گورچیلەکانیدا یاخود لە کۆئەندامی هەرسیان مژینی ئەو مادانە بە تەواوەتی ناکرێ جگە لە بەدخۆراکیش هەرچەند بەدخۆراکی لای ئێمێستا کەمترە تا ڕەدەیەکی زۆر ئەمە لە مناڵانە جۆرێکی کەیان هەیە مناڵ هەر لە دایکە بێ ئێسکەکانی زۆر نەرمە یان شکاوە ئەوە لە زگماکی ئێسکەکانی ڕق نابێ واتە لە بواری شانەزانیە و ئێسکەکانی جیاوازیە لەگەڵ خەڵکی ترا دکتۆر لە ڕووی زگماکیەکە و هۆکارەکەی بۆ چیە هۆکارەکەی بۆ ماوەیە زیاتر ئەو ڕیشاڵانەی کە دروست دەبێت بە تەواوەتی کالیسیۆمی تیانانیشە ئەوی چوار جۆری هەیە جۆرێکیان زۆر خراپە هەر مناڵەکە لە دایکە بێ مردووە چکە پەراسۆکانی ئەوەندە شکاوە پەستانی خستۆتە سەر سی و دڵی و هەندێکی کەیان هەیە لێ دەرناکەوێت پاس چەند ساڵێک هەستەکەی دانەکانی بەخواریەت چاویش زۆر شینە ئەبێت سپێنەکەی پێستی زۆر ناسکە بێت بە کەمترین کەوتن ئێسکەکانی دەشکێت هەندێکیان تەنانەت هەر ناتوانێت بکەوێتە سەر پێ واتە جۆری هەیە هەندێکی کەیان زیاتر درێژە بە ژیانی ئەدرێ و کە گەورەترە بێ ئەنجا لێ دەرەکەوێت بە ئاسانی ئێسکەکانی ئەشکێ ئەگەر لێ گەڕای بە خواری زۆربەی یەگەگرێتەوانێ و ئەبێتە هۆی چەوتی واتە خواری ئێسکەکانی و تەنانەت چەند نەخۆشێک هەیە
نەخۆشی وا هەیە هەر بەجارێک کە سوکارەکەی لێ بێهیوا بوون هەرچەند خۆشبەختانە لەم دوایدا چارەسەریان چەند نەخۆشێکمان هەیە خۆزگە بمزانێتم ئامادەی خۆیان پیشانداوە کە بێن جا چکە ئەم جۆرە مناڵانە کە ئاوا ئێسکە نەرمایانە بێ یاخود جۆرێک لە تەشەوهاتیانە بێ باری دەرونیشان تێگەچێت زۆربیان لە باری بواری دەرونیەوانیان عقلیان زۆر باشە بەس لێ ئەبێ بە کۆمپێنسەتەری میکانیزمی پێوترێ بە ئینگلیزی واتە میکانیزمێکی جێگەرەوە حەزەکە چالاکیەکانی خۆی لە شتێکی کا دەرکان ئەبینی زۆر زیرەک دەرەچێ لەبەرەوە زۆر پێویستە ئەم جۆرە مناڵانە بێهیوانەکرێن چه خێزانەکەی چه ئەو دکتۆرە بەڕێزانە بینێرێتە لای ئەو کەسانی کە بەتەواتی تایبەتمەندن لەو ئیشا چکە بە چەند نەشتەرگەریەک و لەگەڵ دەرمان و لەگەڵ چارەسەری سروشتی و لەگەڵ قاڵبوای لێکەوێتە سەر پێخۆی کە پێکە سەر پێخۆی بێگومان کۆ ئەندامی هەرسیەکەوێتە جوڵە کۆ ئەندامی سوڕانی هەناسەی باری دەرونی زۆر باشترە بێ لەبەرەوە مناڵانە کە تۆ پشتگیریانەکەی تو وای لێکەی بکەوێتە سەر پێ قەینا ئاسایی نابێت وەک ئاسایی بەس لەو باشترە بۆ ژیانی ڕۆژانی متمانەی لەسەر خۆی بێت ئەبینی شتێکی زۆر زیرەک دەرەچێت. ئێسکەنەرمە ڕێژەی هەیە بڵێ ڕێژی لە سەدا ئەوە دەیە 20 لای ئەمە بەداخۆ خۆ دەزانی سەرژمێری ئاسان نییە تا بکرێت ئەوە لە وڵاتە پێشکەوتەکانی کەن ئەڵێن ئەمەگە لە دایک بۆ ئەمەگە ڕێژیان لەو جۆرە ئێسکەنەرمەیە کە هەر لە دایک بۆ لە زگماکی و جۆرێکی کەیان ئەنجامی بەدخۆراکیە لای ئەمە خۆ دەزانی ئەو سەرژمێریانە کارێکی ئاسان نییە چەند لایەنەیە و ئەبێ دۆکومنتی تەواو باشە دکتۆر ئەگەر باسێک لە نیشانەکانی بکەین بزانین ئایا نیشانەکانی چین وە یاخۆ دەگەر بڵێم کەسێک لە ماڵەوە ئەتوانێت نیشانەکان لە خۆیان ببینێت یاخۆ لە بەرامبەرەکەیان ببینێت چ جۆرە نیشانەیەک هەیە کە ئاوا ڕوبەڕوو هەستی پێ بکرێت بێ پشکنین ببێ پشکین وەکو وتمەوە جۆرێکان ئەگەر زگماکێکە بێ هەر لە دایک مناڵە مردووە یا لە کاتی لە دایکبوونە لە خۆی ئەسکێکی بە ئاسانی ئەشکێت یا ئەکەوێتە سەر پێ هەر ئەکەون ئێسکێکی ئەچەمێتەوە ئەشکێ ئەجا بە تایبەتی لە کاتی شکانەکانە ئەبینی چاوی زۆر شینە بێ سپێنەکەی چاوی پێستەکانی ناسکترە زیاترە توانی ڕای کێشی لە چاو خەڵکە کە ئەکەوێتە دان دەرهێنان دانەکانی بەڕێکی نایەت ئەمە جۆرە زگماکێکە جۆرەکەی کەش بێگومان ئەمە زیاتر کەیەنە لای ئێمە وەک نەشتەرگەری ئێست دکتۆری مناڵان بینێنە ئەوان دەستنیشانیان کردووە هەیە بۆ نمونە بەدخۆراکی هەیە هەیە کۆ ئەندامی هەرسی تاو ئەو مادانە نامژێ هەیە گورچیلەکانی جۆرە ئینزایمێکی کەمە ئەمانە هەمووی هۆکارە وەکوتم لە گەورەشە ئەبێت بەس گەورە ناوەکەی جیاوازە بە ئینگلیزی و پێوترە ڕێکە دەمەکان پێوتر ئۆستۆمەلەیشیا لە گەورەشە ئەبێ بەهۆی زیاتر بەهۆی بەدخۆراکیەوەیە لە خۆی هەموو ئازاییەشی ئەسکەکانی بەعزە شوێنێکی درزی تیا دەرەکەوێت ئەو درزە کە دکتۆری ئێسک بینی ئەزانێ ئەمە ئەنجامی زەبر نییە ئەنجامی ئەو جۆرە نەرمە ئێسکەیە. باشە دکتۆر کێشەیەک لە جوین و قودانە ئەگەر کەسێک کێشەیەکی هەبێ لە خواردن جوینە و قودانە ئەوە گەڕێتەوە بۆ ئێسکەنەرمە یاخود ئەبێتە نیشانەیەک بۆ ئێسکەنەرمە بەکوتم زیاتر لە مژینی ڕخۆڵە مژین لەلایەن ڕخۆڵەوە کرێت یا خواردنی تاوانێ بە تاواتی ئەگەر شیری کەم تێدا بێت یا زۆر شیرەمەنی یا زۆر جار لە گەورەکانە بە تایبەتی لە پیاوانناڵێن ئەو کەسانەی کە قشیان بڕوتێتەوە ڕەنگە ئێسکەنەرمەیان بێت ئەم بۆ چوونە بۆ ئاریترەوە بە زۆک و پێم وتی ئێمە وەک نەشتەرگەری ئێسک کاتێنە لای ئێمە دەستنیشان کراوە زیاتر بۆ ئەوەیە کە ئێسکەکانی خوار و جێڕە یاخود بۆ ئازارێکی زۆر هەیە لە ئێسکەکانیە یا ئێسکەکانی شکاوە ئەوە زیاتر ئەگەر مناڵ بێ ئیشی پسپۆری مناڵانە ئەگەر گەورەش بێ ئیشی ئەو پسپۆرێنە دکتۆرە هەناویانە کە بە تایبەتی لە کوێرە گڵاندەکانە ئیشەکە. باشە دکتۆر بۆچوونێکی تر هەیە لەسەرەوەی کاڵێن ئەگەر مناڵێک بڵێ لە تەمەنی مناڵیات تووشی ئێسکەنەرمە بێت ئەگەری ئەوەی هەیە لە تەمەنی پیریا جارێکی تر تووشی ئێسکەنەرمە بێتەوە. ئەمە هیچ پەیوەندێکیان بەیەکەوە هەیە لەبەری کە لە مناڵیات توش بۆ لە گەورەی ئێسکەنەرمەی کە لە مناڵیە تووشە بێت جیاوازە کە سەیتەرەشی بەسەراکرا بەڵام شوێنەواری خۆی بەجێڵە لەسەر ئێسکەکانی ئەبینی هەردوو ئەژنوی بۆتەرەوە خوارە یا بۆ ناوە خوارە بۆ شێوەیە ئەزانیت ئەمە کاتی خۆی تووشی نەرمە ئێسکە بوو بە تایبەتی ئەمە ئەوانەمان زۆرە کارد و ئەژنیان بۆ ناوە چەوتە ژمارەیەکی زۆر لەو نەخۆشانەمە تەمەنیان 30 ساڵ و ئەوانە زیاترە ئستا بۆیە هاتووە ئەژنوی یەشێ ئەژنۆکەشی بۆ یەشێ ئەرکەکە زیاترەکەوێتە سەر دیوی ناوەی ئەژنۆکە و لە دەرەوە لەبەرەوە بەڕاستکردنەوەی ئەو ئێسکە تەماشاکەی هەم جگە لە ئێسکەکە ڕێگە بێ و باڵای بەرزە بێت لە بواری میکانیکیشەوە
کێشی لەشی بە یەکسانی دابەژە بەسەر ئەژنۆی ئازارەکەی ئەشکێت. بەڵێ باشە دکتۆر هەموو کەسێک یان بڵێم هەموو مرۆڤێک لە لەشێ ئێسکێکی زۆر هەیە بە شێوەیەکی گشتی کام شوێن یاخود ئێسکی کام شوێن زیاتر ڕوبەڕووی ئێسکە نەرما بێتەوە؟ ژمارە ئێسکەکان 206 لەشی ئینسانە 38یان تاکەن لە ناوەڕاستە کە بریتێ لە بڕبڕی پشت و ئێسکی هەرچەنگ نەختێ لامە لە وەڵامەکە و زانیاریمانی ئەوانەی کە بەجووتە لای ڕاست و لای چپ ئەو ئێسکانەی کە زیاتر ئێسکە نەرمایان تیا دەرەکەوێت بەنسبەت مناڵۆ لە مەچەکە زیاتر دەرەکەوێت اینجا ئێسکە درێژەکان وەکو ئێسکی ڕان ئێسکی شان باسکواتە ئەمانە بە ئاسانی و ئەو ئێسکی قاچەکانی بە ئاسانی ئەشکێن ئەگەر نشکێ ئەبینی چەماوەتەوە خوار بووە. بەڵێ ئەکرێت دکتۆر کەسێک هیچ نیشانەیەکی نەبێت ئاوا بەڕواڵەت هیچ نیشانێکی نەبێت بەڵام لە پشکنینا دەرکەوێت کام کەسێ ئێسکە نەرمێتی ئەو مەگەر بینەری بۆ شیکارێ مختبەرەکان ڕێژەی کالیسیۆم و ڤیتامین دی و ئەو شتانی بۆ دەرکەی یا ئەنزام هەیە کە لە گورچیلەوە دەرەکرێ ئەو بەڵێ ئەو زیاتر وەکوی تیشم نیشانکردنی لەلایەن دکتۆری پسپۆری مناڵانەوە بێ یاخۆت پسپۆری ئەگەر گەورە بێ هەناوی ئەوانەی کە لە کوێرە گڵاندەکان ئیژەکەن. ڕەگەز تا چەند دەورە بینێ دکتۆر لە بابەتی ئێسکە نەرما یاخود بڵێ خانمان زیاتر تووشە بن یاخود پیاوان؟ لای ئێمە گەر خانمان زیاتر توش بێ لەبەر ئەوەی ئافرەتی جاران زیاتر کەمتر ئەچوە بەرهەتاو داپۆشرابوو لەشی ئەو داپۆشینەوە لێکە لە تیشکی ڕۆژ دوورە خاتەوە بێگومان دروستبوونی ڤیتامین دی کەمە بێتەوە. لا ئێمە ئەگەر ئەو ئحسایە بکرێ ئەگەر ئەو وەکو بەس وەکوتم لا ئێمە سەرژمێری ناکرێت بە ئاسانی بۆ شتانە. تەمەەن چ ڕۆڵێکی هەیە یاخود ئەگەر بەڵام لە گەورەیە لە چ تەمەنێکەوە زیاتر دەرئەکەوێت کە ئێسکە نەرمەتی؟ لە گەورە ئەگەر زیاتر لە پیرەکانە دەرەکەوێت خۆی بەبێ ئەوەش ئێسکەکانە پوکێتەوە ئۆستۆپۆرۆسی پێڵم بە زمانی ئینگلیزی جاگەرەوەی کەشی لەگەڵا بێت بە ئاسانتر دەرەکەی و بە ئاسانیش دەشکی ئێسکە پیرەکان ینی لە چ تەمەنێکەوانێ پاش 60 لای ئێمەتوانی پێ بڵێ پیر زیاتر. بەڵێ باشە دکتۆر لە خانمانە سۆڕی مانگانە هیچ کاریگەری یا هیچ ڕۆڵێکی هەیە لە توشببوونیا بە ئێسکە نەرما؟ باوەڕ ناکەم. باشە خواردنەوە گازیەکان تا چەند ڕۆڵی هەیە؟ خواردنەوە تا بکرێ هەموو خواردنێک خواردنی سروشتی بخۆیت هەتا خواردنی سروشتی هەبێ خواردنی دەستکرد ئەمە وەک معلوماتێکی عامە ینی بڵێ ئاگادارێکی گشتی خۆ دەبینی مەسەلاکو هەموو شتێکی کە تاکو سروشتەکە وەستاوێ دەستکردەکە چکێ موادی تری لەگەڵا پتێنێتێ زەرە لە شوێنێکی تر دەدا. مادە کحولیەکانی شار بێگومان بە هەمان هەموو جگەرەوە بۆ هەموو شتێ زەرری هەیە بە تایبەتی بۆ شکاوی ئەوانەی کە تووشی شکاویە بن بە ئاسانی یەک ناگرێتەوە ئێسکەکان درەنگ یەکەگرێتەوە یەکێکە لە هۆکارەکانی دواکەوتنی یەکگرتنەوەی ئێسکی شکاو مادەی کافانی شار بە هەمان زۆر بێگومان بڵێ. باشە دکتۆر لە وتەکان تا بەڕێز زۆر ئاماژت بۆ کریا جەختە لەسەرەوە کردوانێک کە ئەوانەی کە بەدخۆراکن ئێستا ئەگەر باسێک لەوە بکەی بزانین ئەو خۆراکانی کە گرنگە یاخود تەندروستە بۆی کە کەسێک بیخوا بۆی کە تووشی ئێسکە نەرمە نەبێت چییە؟ بە شێوەیەکی گشتی وتمان شیر و شیرەمەنی و جگە لە سەوزش ئەوانە هەمووی بەشێکی باش کالیسیۆمیان تیا هەیە و ڤیتامین دییان تیا هەیە ئەمە گەورەترین سەرچاوی ڤیتامین دی و کالیسیۆم شیرە. شیرە ئەی میوەکان یاخود میوەکان میوەش بە شێوەیەکی ئەوانەی کە گەڵاکان بە شێوەیەکی ئەوانەی کە گەڵایان سەوزە. ئەی پاقلەمەنیەکان پاقلەمەنی وەکو پێم وتیانی ئەو زیاتر لەوانە پرسی کە تایبەتمەندیان خۆراکە یعنی من وردەکاریەوە بە تەواتی نازانم. باشە دکتۆر شتێکی تر خواردنی دەرمانی ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە زۆر جار دەوترێت ئەو دەرمانانەی کە بۆ نەخۆشی درێژخایانەکان کەسەکان بەکارهێنن ئەوەش کاریگەری هەیە لەسەر ئێسکە نەرمە ئەمان تا چەند دروستە؟ ئەو بەپێی دەرمانەکە گۆڕێت بەپێی دەرمانەکە ژمارەیەکی زۆر دەرمان هەیە بۆ درێژخایانەکان ئەو پزیشکە پسپۆڕی هەناوی خۆی ئێزانێ گەر زەرەری هەبێ بۆ نەرمە ئێسکەیان ئەو کەسانەی کە نەشتەرگەری بچووکردنەوەی گەدە ئەەکەن ئەوانش یاخۆی بڵم ئەم بچووکردنەوەی گەدە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئێسکە نەرمە؟ بێگومان ئەبێت ئەوە بە سەرسەنگەوە پسپۆری من نییە لەوانە پرسی کە ئەو نەشتەرگەری ئەنجامەدەن بەس وەک شتێکی سروشتی تۆ لە تێ لە گەدە ببڕیت یا ڕێگەی خواردنەکە پێس پێ بکەیتەوە بێگومان زەرەری خۆی هەیە هیچ شتێ لەشی ئینسانە لە زیادە دروست نەکراوە هەمووی گرنگی خۆی هەیە
بەڵێ دکتۆر چارەسەرەکانی چۆنن یاخود چارەسەرەکان لە مناڵە تا ڕادەیەک ئاسانترە وەک بەراورد بە گەورە چارەسەرەکان چین؟ چارەسەر من وەک نەشتەرگەرێکی ئێسک لە بواری خۆم ئەتوانم وەڵامە بمەوە ئەوانەی کە دێنە لای ئێمە ئەگەر ئێسکەکەی چەود نەبوو بێواتە خوار نەبوو بێ هەوڵ بێ خوار نەبێ بە هەندێکیان بە بەکارهێنانی قاڵب پاڵپشت بە تایبەتی لە کاتی شەوانە ئەنجا جگەلەوەی ئەگەر هاتوو شکا بە شێوازێکی ڕێک و پێک یەکی پێ بگیرێتەوە ئەگەر خوار بوو خوارەکەی بۆ ڕاست دەکرێتەوە بۆی نەبێ بە سەوفانیش لە ئەمانە هەر بە قاڵب ئەکرێت دکتۆریا هەندێکیان نەشتەرگەریەوێت ژمارەیەکی زۆریان نەشتەرگەریان پێویستە لە چ کاتێکا پێویستە کە بگاتە ئەوەی کە نەشتەرگەری بۆ کرێ بڵێن بە قاڵب چارەسەر نەکرێت بە نەشتەرگەری ئەگەر زۆر خوار بوو ئەو هەرکە بەپێی جومگەکانە گۆڕێ لە ئەژنوە حساباتی خۆمان هەیە لە سێڤەندا حساباتی خۆمان هەیە ئەمە لەلایەک لایەکی تریشکاگاتە قۆناغی شکاوی ناچارەبی نەشتەرگەری ئەنجام بدەن. ماوەی چەندێکی پێچ یاخود بڵێم ئەو نەخۆشە بە ماوەی چەندێک ئەتوانێت چاک بێتەوە یاخود بکەوێتە سەر پێ بڕوات بە شێوەیەکی گشتی زوو چاکە بنەوە نەخۆشانە زوو یەکەگرێتەوە بەس گرنگەوەی نێڵی بە خواری یەک بگرێتەوە بۆ ئەوی کە بە خواری یەک نەگرێتەوەنە هیچ ڕێگەیەک هەیە دایکان و باوکان بیگرنە بەرەوەیکە قاڵب یعنی لە دوای ئەوەی کە نەشتەرگەرێکی بۆ کرا جارێکی تر قاڵبی بۆ دانرێت بەڵێ لە دوای ئەوەژە بێ قاڵبی بەردەوام بێت تا ماوەیەکی زۆر بە تایبەتی لە شەوانە بۆی زیان نەکاوت و نەشکێت. بەڵێ باشە دکتۆر ئەکسا ئەگەر بە شێوەیەکی گشتی بۆ تەواوی هاوڵاتیان باسێک لە خۆپاراستنەکان بکەین چی بکەین بۆ ئەوەی کە خۆمان بپارێزین لە ئەگەری توشبوون بە ئێسکەنەرمە یاخود بڵێ پوکانەوەی پوست؟ وەرزش زۆر زۆر گرنگە. وەرزش بەڵێ خواردنەوەی شیر و شیرەمەنی زۆر زۆر گرنگە خۆدانە بەر تیشکی خۆر بێگومان ئەوەش گرنگە ئەوە زیاد گرنگترین خۆپاراستن ئەوەیە. بەڵێ بەڵێ دکتۆر بە شێوەیەکی گشتی دواوتەی بەڕێزت یاخود چی شتێک ماوە باسمان نەکردوێ بەڕێزت پێت خۆش بێ باسیکەی؟ وەڵی هەرەوەیە ئەو مناڵانەی کە تووشی نەرمە ئێسکە بوون هیوادارم خێزانەکانیان بێ هیوانە بن سەردانی پسپۆر بکەن لەو بوارەدا چگەکەم هەموو نەخۆشیێک بێگومان چارەسەری هەر ئەکرێت چارەسەری تەواویشی نەکەی وای لێ بکەی ئەو مناڵە باری دەرونی نەڕۆخێ و باری چالەکی ڕۆژانەی پێ ئەنجام بدرێتەوە باشترە و لەوەیەوە بێ هیوایکی بەجارێک. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر عومەر باراوی ڕاوێژکار لە نەشتەرگەری ئێسکوشکایی سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ خۆشویستان هەر بۆ وەرگرتنی زانیاریەکان یاخود هەواڵ و زانیاریەکانی ڕۆژە چینە لای پامێرمان کاروان کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە کاروان سڵاو لێ بە بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکانی شاری هەولێرچین با ئێمە بە بینەرانی بگەینیت. چنوور بەیانی تۆ تەواوی بینەرانی کەناڵی گەلی کوردستان باش بە هیوای ڕۆژێکی باش و تەندروستێکی باشتر بۆ هەموو لایەک دیارە هەواڵ و زانیاریەکان لە شاری هەولێر هەن ئەمڕۆ وەکو ڕۆژاین دیکە ڕۆژێکی پرچالاش دەبێت لە شاری هەولێر دەمێ ئاماژە بۆ بکەم کە دوێنێ دیوانی وەزارەتەکان سەرجەم وەزارەتەکان حکوومەتی هەرێمی کوردستان دەستیان بە داوام کردبوو واتە بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری بەشەکان داوامیان کردبوو لەسەرەوەی کە میکانیزمێک دابنێن بۆی کە بڕیاری لێدراوە 11 مانگ دەست بە دەوامی ئاسایی فەرمانبەران بکرێتەوە بۆ مەبەستەش دوێنێ سەرجەم دیوانی وەزارەتەکان کۆبنەوەیان ئەنجامدا بۆی میکانیزمێکی دروست بدۆزنەوە بۆی کە ئەو هاوڵاتیانەی کە سەردانیان دەکەن مامەڵەکانیان ڕای بکەن یاخود ئەو ڕێژە زۆرەی فەرمانبەران ئایا دەوام بکات لە دیوانی وەزارەتەکە یاخود بە شێوەی با بڵێن تەناوبی لێ بکرێت بۆیە ئەمانە هەمووی دوێنێ باسکراون ڕەنگە کە ڕۆژی 11 مان کە داوامی فەرمانگەکان یاخود دیوانی وەزارەتەکان دەکرێتەوە بۆی زیاتر کاری لەسەر بکەن. دیارە ئەمڕۆ دوای ئەوەی کە بۆ ماوەیەکی زۆر بەهۆی پشوو بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا پەرلەمانی کوردستان دانەنیشت بوو دوێنێ دانیشتێکی ئەنجامدا ئەمڕۆژ دانیشتنی ژمارە 4 خولی بەهارە ئەنجام دەدات کە لە دوو بورگە پێکاتەوە بەڵام ئەوەی کە سەرەکیە بڕگەی یەکەمە کە وەرگرتنەوەی پارێزبندیە حەسانە لە 4 ئەندام پەرلەمانە لەسەر ئەوە سعادێکی دوانیۆڕۆ دانیشتن دەکرێت بەڵام سەرۆکی پەرلەمان دکتۆر ڕێواز فایق ئیمزای لەسەر ئەو کارنامە یاخود ئەو دانیشتەی پەرلەمان نەکردو وەک دوێنێ ئاماژەشی پێکرد کە ئەو ئیمزا لەسەر
دانیشتێکی ئاگدارکردنەوەی دانیشتێکی پەرلەمان ناکات کە پارێزبندی هەڵگرتنی پارێزبندی لەسەر ئەندامانی پەرلەمانی کوردستان تێداوێت بۆیە ئەمڕۆ سعادیەک کۆبنەوەکە ئەنجام دەدرێت بۆ وەرگرتنەوەی پارێزبندیە لە چوار با بڵێن ئەندام پەرلەمان کە سکاڵیان لەسەر نیان دادگاکانی هەرێمی کوردستانەوە دەمەوێت ئاماژە بۆش بکەم کە لیژنەکانی چاودێری بازرگانی لە ماوەی مانجی چواردا کە قەدەغی هاتوچۆ هەبووە کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە دەبوایە بە شێوەیەکی دروستتر یاخود بە شێوەیەکی تەندروستیانەتر سەرجەم شوێنەکان هەم پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن هەمیش پابندی نرخ و کوالەتی خواردن بوون بۆیە لە شاری هەولێر سەردانی مەیدانی بۆ 2462 شوێن کراوە لەو سەردانانە 45 کەس و شوێن سزا دراون و 35 تۆن خواردن یاخود کەلوپەل و خواردنی ماوە بە سەرچوو دەستی بەسەردا گیراوە و لە ناو بردراون لە مانجی چواردا بە بڕی 33,250,000 دیناریش سزا بۆ ئەو کەسانە دەرکراوە کە سەرپێچیان کردووە دەمێ ئاماژە بۆش بکەم کە دوێنێ وەزارەتی خوێنی باڵا توێژنەوەی زانستی کۆبنەوەی ژمارە شەشی ئەنجومەنی وەزارەتی ئەنجامدا لێچێک لەو خاڵانەی کە لە کۆبنەوەکە دەرچووە خاڵێکی گرنگە بەوەی کە ئاماژە بۆ دراوە کە ئەگەر بێت و ڕێوشوێنی تەندروستی بەم شێوەی ئێستا باش بێت و وردەوردە بەرەو باشتر بڕوە ئەوە لە 35 خوێنی نێو کامپەس دەست پێ دەکات بۆیە وا بڕیارە ئەنی ئەگەر ڕێوشوێنەکان بەم شێوەیە بێت و تەندروستی هاوڵاتیان و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا بەم شێوەیە هەیە بێت ئەوە 30 مانگ دەرگای زانکۆکان و پەیمانگاکان دەکرێتەوە تا خوێنی نێو کامپاس دەست پێ دەکات بەڵێ ئێمە بەشێک لە زانیاریەکانی ڕۆژبوو لە شاری هەولێر من دەگەڕێمەوە لای ئێوە بۆ ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی. سپاس بۆ پەیامنێرمان کاروان کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێر و لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم لە زانیاریەکانت بەڵێ خۆشویستان هەر بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ ئەچینە لای پەیامنێرمان کاروان کە ئەویش هەر ناوی کاروانە لە شاری دهۆکەوە لەگەڵمانە کاروان سڵاو لێ بەبانیت باش هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ لە دهۆک چین فەرمو زانیاری لای تۆیە بەلە چنوور سپێدا باش بیت سپێدا بینەرن گەلێ کوردستان باش بیتن زانیاریان ڕۆژە لە پارێزگەها دهۆکێ ویشتەوەینەک و ساخلامیە پارێزگەها دهۆکێ ڕاگەهاندیەک و ئێک ژێوان کەسێن و هەلگرن ڤایرۆسێ کۆرۆنایە بوون و چار هەلگرن ڤایرۆسێ کۆرۆنایە هەبوون پارێزگەها دهۆکێک و نەخۆشخانەدا بوون بن چاودێریە نوشداریدا بوون و ئێکیشوان چارەسەر بوویە سێبتنە ماینەت ناف نەخۆشخانەدا و بەردەوام چارەسەریەوانژی تێتاکردن یعنی شێوەیەکی باش کنترۆلا ڕەوشە ساخلامیە پارێزگەها دهۆکێ هاتیەکردن لێ یاجهەیە گازندێ کوواڵاتی داخوازە دانا موچەی و vekirina de lîvenkarîtiyan ku ev ê rewşa koronaya û qedexeya hatneçûnê barê xelkî gelek giran kiriye ku biborin ku gelek xelek ji xaniyên xwe evên ku kirêçî bûn xaniyên xwe valatken û çine nav xaniyên kes û karên xwe yan jî bêjin mala kes û karên xwe ku şiyanên edakirina kireyan jî bêjin parê kirê desta da nema ku pêçê nabîtin kireyên xwe bidin ev jî li gorî zanyariyên me ku gelek kes bêjin şiqada xaniya da cihên xwe vala kirîne ku êdî pêçê nabîtin kireya xaniyên xwe bidin ji ber ku delîva karî jî hatiye standin ji ber qedexeya hatneçûnê û herwaslan nebûna mûçeyê jî welê kiriye ku rewşa darayiya xelkê parêzgeha dihûkê ku gelek xerab bîtin ku berî demê kar jî hey û demê mûçe jî hey parêzgeha dihûkê hejartirîn parêzgeh bû li ser astê herêmê û herwaslan parêzgeha sêyê bû şilaya hejariyê ve li gorî axiftina parêzgarê dihûkê li ser astê Iraqê ku sê parêzgeh hatbûne destnîşankirin feqîrtirîn parêzgeh ku êkê şwan parêzgeha dihûkê bû ev demekê de ku qedexeya hatneçûnê jî bi ser xelkê parêzgeha dihûkê hata stepandin ji ber bêjin vayrûsê koronaya û belav nebûna vayrûsê korona ku ev jî bû eger zêdetir rewşa xelkê parêzgeha
پارێزگە هادووکی خراپ ببیتن و زێدەتر چاف لە هاریکاریە حکومەتە هەرێما کوردستانی هەبیتن ما پەیوەندی بە هەندێک خۆدان ملکا کرد و ئەڤێن و کرێدار تخانیان واندایانشی دکانên وادا me kabûçî ew bêjîn vê heyva ku qedexeya hatnûçûnê bû çi kar dest nekefîne wan azanakiyan ji kirê herçend de gelek dewlemendên parêzgeha Duhokê kirêçiyên xwe aza kirbûn lê wek wan de diyar kirin ku bêjîn zarîba wan yan baca ku hikmet ji wan wergirîtin ji sebebê van dukan û xaniyên kirê bargiraniyeke bi wan jî ku lewra neşiyayne wekû pêdivî bêjîn kirêçiyên xwe aza bikin beşekê ji xwedanên milkan kirêçiyên xwe hemî du heyva aza kirîne beşekê ji wan jî nîva kirê aza kirîne yanî hindek harîkarî hatiye kirin lê ji layê xêrxaza ve ne ji layê hikmetê ve hindekan jî herkes efo nekiriye ev jî ji bo çendê divegerand ku hikmeta Herêma Kurdistanê eger wan jî biryarda ba ku ew bac û zarîbên li ser xaniyên wan yan jî li ser milkên wan hat bana aza kirin ew jî daşên harîkariya kirêçiyan ken û ji kirê aza ken vê rengî çêdibîtin beşek bêjîn harîkariya wan kirêçiya hat bakirin yan jî barê wan pîçekê sivik biba ev zaniyariyên giring bûn yên ku parêzgeha Duhokê hey çinor سپاس بۆ پامنێرمان کاروان کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری دۆکۆ لەگەڵ ئەمڕۆی سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ خۆشەویستان کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن بە ئومێدی لە ساڵ و تەندروستێکی باش بۆ سەرجەم لە کوردستانیان لە هەر شوێنێکی دنیا بن پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن کاتێکی خۆش